بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز لە هەر جێگەیەکن هیوای تەندروستی و کامەرانتان بۆ دەخوازین. ئازان و خۆشەویستان لە بەرنامەی کینۆی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان جارێکی دیکاتینەوە خزمەتان ئەمڕۆژ دەخوازین کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لەبێ و بەیانتان باش ئاسوودە و کامەران بن. لە ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ باس لە دوو بابەتی گرنگ دەکەین. یەکەمیشان باس لەکردنا لە پەروەردە و هەروەها کۆمەڵێک خولی تایبەت بۆ مامۆستایان بێگومان کاریگەری ئاست بەرزی زانستی مامۆستایان ڕاستەوخۆ دیار دەبێت لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن و هەروەها بەرهەمهێنانی چیلێکی نوێی خوێنەوار و تێگەیشت و یەکێک دەبێت لە بابەت تۆرانێک قسەی لەسەر دەکەین و لە بەشی دووەمین پرۆگرامەکەشمانە ڕاستەوخۆ کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستانتان بۆ دەگوازینەوە کە ئەمڕۆ لە شاری هەڵەبجە شەشەمین کۆنگرەی ئەو ڕێکخراوە دەبەسترێت بە تەواوی چار و چالاکیەکانەوە ئەمە لێرەوە دەتوانن چاودێری کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بن. بەڵازان دەست پێک دەچینە لای کەش و هەوا بزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین پێکەوە بینەری دەوێت. دووبارە سڵاوتان لەبێ عزیزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسە و باس لەسەر بابەتێکی زۆر گرنگەکەین ئەویش بابەتی پەروەردەیە. لەناو بابەتی پەروەردەش کۆمەڵێک کار و چالاکی هەیە باس لە پرۆژەیەک دەکەین ئەویش خولی مامۆستای سەرمەشق و کاریگەر لە پرۆسەی پەروەردە و فێرکردن. با بزانین گرنگیدان بەم جۆرە لە پرۆژانە وەروە بەم جۆرە لە گرنگیدان بە بواری پەروەردە چەندێک گرنگە بە میوانداری هەرێکە لە بەڕێزان قات و بانە شێخ سەعید مامۆستا و هەروەها سەرپەرستخاوەنی پرۆژەکە بەڕێز مامۆستا ئەرسەلان سەیزادە مامۆستا و هەروەها ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی مامۆستا دێکان نووری هابوو بەخێربێن لەگەڵ مامۆستا دارام حەمە زۆر خێربن مامۆستا بەخێربن با لە خاوەنی پرۆژەکەەوە دەست پێ بکەین مامۆستابانە شێخ سەعید ئەم پرۆژەیە چۆن بە مێشکا هات چۆن بیرت لەوە کردەوە بە تایبەت پشووی هاوینە گرنگە مامۆستایان لە خول و پرۆژەی لەم جۆرەیە بەردەوام بنەگەر بۆمان باسکەیت لە کار و چالاکی پرۆژەکە بەس ئەگەر مایکەکەت بەکاربێنی سەرتا بەنای خی گەورە ئێمە وەک ئەندامانی تووڕایەنەدانی کوردستان کاتێک کە ئەم بیرۆکەمان داڕژ بەوەی کە دەبینی پرۆسی پەروەردە و فێرکردن خۆی لە ئێستا و لە ڕابردوو لە ئایندا پرۆسەیەکی گرنگە بۆ پێشکەوتنی کۆمەڵگە هەندێک لەو خوێندکارانە کە لە بەردەم مامۆستایان داهاتێکی کۆمەڵگە پێگەێنین واتە کاتێک کە خوێندکار پێ ئەگەێنی کۆمەڵگەیەک پێگەێنی سەرتا بیرۆکەی ئەم بیرۆکەی کە من بە نشتما هات و بیرۆکەدان ئەو کاتەوە کە دەبینی چەند ساڵێک دەبینی پرۆسەی پەروەردە و فێرکردن بە ئاقارێکی خراپە ڕۆشتووە بۆیە من ئەم پرۆژەیم تەقدیم کرد کە بڕیارمدا لە 6 حوتی 2020 کە ئەم پرۆسەیە تەقدیمی توی ڕاهێنەرانی کوردستان کرد بۆ ماوەی مانگێک بەشداربوو تێدا ئامادە دەبێت بۆ لەلایەن 13 ڕاهێنەری بە ئەزمونەوە ئەوانەکان پێشکەش دەکرێت هەرێک لەم ڕاهێنەرانە ئەزمونێکی تەواویان هەیە
پرۆفیسۆری تێدایە هەروەها مشریفی تێدایە ڕاهێنەر گەشەپێدانی پەروەردەی تێدایە هەرێک لەم ڕاهێنەرانە بابەتێکی جیاواز پێشکەش بە بەشداربەکان دەکەن. زۆر باش مامۆستا ئەرسەلان دێنی لای بەڕێزت ساڵ بۆ ساڵ نوێکاری لەوانەکانە دەکرێت ئەمە تا چەند گرنگە مامۆستایان ئاگاداری ئەو نوێکاریە بن کە لەوانەکاندا دەکرێت وەروها خول و ڕاهێنان وەربگرن لە هاوینە کە ئەو چەند مانگە پشوو وەردەگرن. پێشکی دەستخۆشی بۆ بەڕێستانەوە بۆ باڵەخانیش کە ئەم پرۆژەی ئامادە کردووە و ئێمەش تیا بەشدار بووین لەگەڵ کۆمەڵێ فێرخوازیش کەویستیانە ئاستی توانای خۆیان بەرزکەنەوە. ئەڵێن ڕۆژدار هاوات ناسێک کاتی خۆی قسەیەکی جوانی کردووە کە وتوێتی ئەگەر ئەتەوێ هەر نەتەوەیەک لە ناوبەری پێویستە کابیت لە خێزان هەروەها پرۆسەی خوێندن هەروەها نەهێڵی خەڵکێک هەیە کە ژمارەیە وەکو ژمارەی خۆی بنێنێتەوە. بابەت ئێمە بابەتی دووهەمیانە. پەروەردە وەکو هەر پرۆسەیەکی تر لە پرۆسەکان پێویستی بەوە هەیە کە هەموو کاتی ئەبدەیت بکرێتەوە. ئەگەر بێت و مامۆستایەک عادەتەن کاتێک کە ئەبێتە مامۆستا و ئامادە نەکرابێ بۆ ئەوەی مامۆستا بێ بە زیهنی خۆی لە نەستی خۆیان کۆمەڵی دیمەنی مامۆستای کۆنی لە مێشکی خۆیان هەیە دێت ئەم پرۆسەیە جارێکی تر تەطبیقەکاتەوە پراکتیزە ئەکاتەوە. بەڵام ئەگەر بێت و ئەم مامۆستایە ئامادە بکرێ ئێمە بۆچی دائیمان یەکێک لەو بابەتانی کە زۆر جێی بایەخ و گرنگیە لای ئێمە قسەکردنە لەسەر ڕاهێنان چونکە زۆر کاتی خۆی ئەمانوت ئەمە مامۆستایە بە عەرەبی پیان ئەوت محاضرە ئیشەکەی ئەوە بوو ئەهات کۆمەڵشتی ئەگەیاند و کۆتایی پێهات. بەڵام لە ئەساس و لە بنەڕەتا ئەگەر هات و فێربوون بوو بە ڕاهێنان وەکو کۆنفیشۆس ئەڵێ ئەبیستم بیرمەچێتەوە ئەبینم بیرم دێتەوە. بەڵام کاتێک کە دێم پراکتیزەی ئەەکەم ئەو جا لە شتەکان باش حاڵیە بم ئەو جا ئەزانم چیم کردووە. لەبرۆ پەروەردەش یەکێکە لەو کایە گرنگانەی کە تۆ دائیمەن ئەبێ لەگەڵ یابی و بشتوانی لە چه ئاراستەیەکە ئیشکەی بۆ ئاراستە ئیشکەی کە هەموو ڕۆژێکا لە نوێگەریابی. ستیفن کوفی لە کتێبی حەونەریتەکە بۆ کەسانی سەرکەوتوو لە خاڵی حوتەمە باس لە چیەکە ئەڵێ جەدد المنشار وەرە جارێکی تر خۆت نوێ بکەرەوە. مامۆستایەکیش ئەگەر بە هەمان ستایلی پار دەرسی وتەوە ئەوە خواحافیزی لێ بکەی. ئەگەر نەهاتوو زۆر کات مامۆستایەک ئەبینی کۆمەڵی پاوەرپۆینتی حازر کردو بۆوانەکانی ئەڵێ باشە خۆ ئەمساڵ ئەرکم نییە ئەچمەوە هەمان شتەکەمەوە ێ باشە هەمان شتەکەیتەوە ئەخر هەمان خوێندکارت لە بەردەسانی هەمان طموحت لە بەردەسانیە هەمان کەست لە بەردەسانیە کەسانێک هەن لەوارەی لەو کاتە بتوانن تۆ بەگیر بێرن باشتر خۆیان ئامادە کرد بێ. ئێمەش بیستمان لەم خولا ئەم مامۆستا بەڕێزانە لە ئەزمموی خۆمان ئەمە یەک پاشانیش ئەو شتە تازانشی کە پێی گەیشتوین چکە ئەزمون ئەگەر ئەزمونیە چۆن دروست ئەبێ بۆ دروست ئەبێ کە تۆ بتانی شتی نوێی لەگەڵا بێ ئەگەر وانە بێ کابێت هیچ نەبەخشی و بەڕاستی. دەستان خۆش بێ مامۆستا دارا وەکو بەشداربوویەک کە تۆ لەم پرۆژانە بەشداری دەکەی هەست بە هیچ جیاوازێک کردووە ئەسەلەن ئەگەر مامۆستایەک بتوانێت لەم پرۆژانەیە بەشدار بێ لەم خولانەیە بەشدار بێ بەراورد بەوەی کە بەشدار نەبووی چەند ئامادەتری چەند زانستیانەتر دەتوانی بۆ ساڵی داهاتوو چیتە ناو پرۆسەی خوێندن و ناو پۆلەکانەوەوانە بڵیتەوە. سەرەتا سپاس بۆ بەرنامەکەتان ئەمەوێت لێرە سوپاسی تۆڕی ڕاهێنەران بکەم خاوەنی پرۆژەکە بە تایبەت مامۆستابانە کام پرۆژە جوانیدا دروست کردووە. من وەکو مامۆستایەک بەشدارم لەم خولەیە ڕاستی خولێکی زۆر باشە. عادەتەن مامۆستاش پێویستی بە خوێندنەوەی پێویستی بە خولە پێویستی بە تازەگەریە پێویستی بەوەیە خۆیە بێت کاتەوە پێویستە بەوەیە هەر هەمان ستایلی کۆنەکەی ساڵان بەکار نێنێ. ئەم خولانش زۆر پێویستە بەڵام من لێرە یەکش دەڵێم لەم حەقام خولانە بچێتە دەرەوەی شار بچێتە پەروەردەکانی دەرەوەی شار بە هەر لە ناو شارەکانە نەبن چونکە مامۆسایەکی زۆر لە قەزانەحەکانە هەن پێویستیان بەم خولانەیە لەوانەیە کەسێک دوور بێت لە ناو شار نەتوانێت بم خولە بێت کێشەیە و چۆیە بێ کێشەیەکی تریە بێ بەڵام ئەگەر هەبێ لای خۆی لە پەروەردەکەی خۆیان هەبێت پێویستی بێتی زۆر بەسوودا شتی تازەگەری زۆر فێرە بیت کۆمەڵە ڕاهێنەری بەتوانە هەر بەڕاستی هەر حەزێکی جوان لێبیرێت چێ لەوانە بە نمونە مامۆستا ئەرسەلان هەر پێم خۆشە نا هەر جگە لە خولەکەش حەزەکەم لە هەموو شوێنێک جۆم لێبی حەزەکەم ئەگەداری محازەرەکانی بم بەڕاستی زۆری سوود پێگەیاندوو. زۆر باشە مامۆستا دەکان دێنی لای بەڕێزت تا چەند گرنگە ئەم جۆرە ڕاهێنەرانە بە
کەسانی غیرە مامۆستاش بکرێتە ئەو کەسانی کە تازە دەرچووی زانکۆ پەیمانگاکان بووی کە دەبنە مامۆستای وانە بێژیا خود دادەمەزرێن ئەزمونێک یاخود شتێک فێر ببن کە چۆن وانە بڵێنەوە چۆن بتوانن ئەدای ئەو بابەتە بکەن کە دایانێ ئاراستی بکەن. خەڵی دەستەکانتان خۆش بێ زۆر سوپاس بۆم دەرفەتە وەکو مامۆستایان ئاماژەیان پێکرد ژیان و تەواوی ئەو شتانی کە لە ژیانیان بەردەوام لە نوێگەریان ڕۆژانە و مانگان و ساڵانە خۆیان نوێەکەنەوە جا پیشەی مامۆستایش کە پیشێکی ئەوەندە پیرۆز بێت بێگومان لەم نوێگەریە بە دوور نییە ئەو شتانی کە ئێستا لە زانکۆ پەیمانگاکانە ئەخوێنرێت بێگومان 4 ساڵ پێش ئێستا بۆ شێوازە نەبووە و دڵنیام لە 4 ساڵی داهاتووشا بەم شێوازە نابێت بۆیە ئەم خولانە بۆ هەموو کەسێک گرنگە لەبەرەوەی ئەپدەیتکردنەوەی خوددا وە لە هەمان کات ئەو شتی کە لەم خولای زۆر ئاماژەی پێدراوە ئەو شتانی کە لەم خولای ئاماژەی پێدراوە و ئامانجێکی گەوهەری تایە کە ئەبێ پێکرێت ئەمەوێت لە جیاوازیە کابی خەمەڕ و ئامانجی ئەم خولە چی بووە تەلەبەیەکی زانکۆ کاتێک کە بە 40 دقە لە محاضەرەیەکە دائەنیشێت هەست دەکەی هەم بێزاربوونێکی پێوە دیارە جاری وایە خۆی باتەوە بەڵام ئێمە لەم ڕاهێنانەیە جاری وایە 3 بۆ 4 سەعات ڕاهێنان ئەەکەین و هیچ بێزار نابین و تەنان جاری واشە کاتی ڕێستەکەش بەرحەزەکەی ڕاهێنانمان پێ بکرێت بۆچی جیاوازی چییە لە زانکۆیە یاخود لە هەندێک لە قوتابخانەکانە شێوازی تەدریس بەکارێت واتە تەنها مامۆستا وانە بێژە و هیچی تر بەڵام کاتێک کە مامۆستا خولێکی بینیزانی کە چۆنچۆنی ڕاهێنەر بێت ئەو کاتە ئەزانێت کە ڕاهێنەری چیە بەکارهێنانی ڕێگەی جیاوازە تەکنیکی جیاوازە ڕاهێنانکردنە چالاکی پێکردن و چیرۆک خوێندنەوە بۆ قوتابی لە ڕاستیدا هەندێک بابەت هەیە وشکن بۆ قوتابی مێشکی منداڵ هەزمی ناکات بۆیە تۆ پێویستە کە بە شێوازێکی جیاواز پێی بڵیت منداڵیش بە شێوازی جیاواز فێرە بێت بیری ناچێتەوە وەکو مامۆستا فەرمووی تۆ ئەبێت ڕاهێنان پێ بکەیت نەک تەنها بڵیت و ئەمێ ئاماژە بە شتێکی تریش بکەم چەمکی فێربوون لای زۆربەی مامۆستاکان بە تەحەداوە ئەڵم هەمووینا زۆربەی بە خەڵەت وەرگیراوە ئەزانن تەنها وتنەوەی کۆمەڵێک بابەتی مەحدودی ناو منهەجە با فێرخواست کە لە ڕاستیدا ئەمە خۆی بەشێکە لە پرۆسی فێرکردن چییە بە ئەنجام گەیاندنی فێربوونە واتە پێکاندنی فێربوونە ئەی فێربوون چییە پێویستە لە فێربوونە سێشت ڕووبدات گۆڕینی ڕەفتار و زیادکردنی معریفەی خوێنکار و زیادکردنی ئەزمموی خوێنکار ئەبێ مامۆستا لە خۆی پرسێکە ئایا ئەم سێ کاری ئەنجام گەیاندووە ئەگەر ئەم سێ کاری ئەنجام گەیاندبێ ئەوە ڕاهێنەرێکی باش و مامۆستایکی باش و پرۆسی فێرکردنی بە ئەنجام گەیاندووە ئەگەر ئەمانەی نەپێکابێت تەنها دەرەخکردنەوەکو ئێستا ئەبینین کە خوێنکار تەنها دەرەخ ئەکات بۆ فێربوون هەوڵ نایە تەنها بۆ دەرەخکردن و دەرچوون هەوڵات دەستەکانتان خۆش بێت دەستی تۆش خۆش بێ و هەمیشە سەرکەوتوو بن مامۆستابانە با بێمە لای بەڕێزت وەکو خاوەنیان پرۆژەیە ئامادەی خودی مامۆستاکانیش چەند گرینگە کە خۆیان بیانوێت چونکە زۆر جار مامۆستا هەیە لەبەر سەرقاڵی بە ژیانی تر 1 ئیش و 2 ئیش و 3 ئیشی ترەکات ڕەنگە ئەسڵەن پرۆسی پەروەردەکەی هەمال کرد بێ یاخود گرنگی پێنەدا زیاتر بەدەمەوە هاتنی مامۆستایان چۆنە بۆ ئەم پرۆژانە بەتایبەت ئەو مامۆستا نوێیانەی کە ڕەنگە پێویستیان بۆ خولانە بێ بەراورد بە مامۆستایەک کە سەری سپی کردووە لە بواری پەروەردە فێرکرد ئەزمموی زۆری هەیە وەک مامۆستاداراش باسی کرد بە ئیزافەن سنووری ئەم جۆرە پرۆژانە فراوانتر بکرێت چەند گرنگە و بەدەمەوە هاتنی لایەنە پەیوەندیدارەکان دەست خۆش ئەوەی کە من دڵخۆش ئەکا هەتا ئەم دەقەشی کە لەگەڵ ئێوە گفتوگۆکەم چەندین بەشدار بوو هەیە پەیوەندیم پێواکەن دەڵێن با بەشداروی ئەو خولە بکەین بەڵام بە حکمەوەی کە چەندوانەیەکی ڕۆژتۆ ڕاستە تا ئێستش بەردەوامە چەندوانەیەک ڕۆژە من ناتوان بەشدار بوو وەربگرم ئەوەی کە دڵخۆشترم ئەکا ئەوەی کە بەشداربوان لە دەروی سنووری سلێمانیەوە هاتون بۆن مامۆستادارە لە پیرەمەگرونەوە هاتووە مامۆستایەکی ترمان هەیە لە سۆرانەوە هاتووە لە ناوچەکانی مەنتیقەی شەقڵا و سۆرانەوە هاتووە ینی ئەوەی کە دڵخۆشیم ئەکا گرنگی ئەو مامۆسانەیە کە دەیدەن بە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە سەرەتادا ئێمە ئاماژەمان پێوەدا وتمان پەروەردە چیە پێگەیاندنی تاکە بۆ ژینگەیەکی تر ئەم مامۆستایە دێت پەروەردەیەکی تۆکمەی خۆی ئەکا ڕاستە مامۆستایە و ئەزمموونێکی هەیە بەڵام دێت گرنگی پێئەدا مامۆستا پێویستە بەردەوام ینی ئەپدێتی خۆی بکاتەوە لەوانەکانە یاخود بۆ لە ڕووی فێرکردنەوە ڕاستە من مامۆستام ئەرگم فێرکردنی خوێنکارە لە ڕووی پەروەردەوە بەڵام هێم دێم ئەم فێرکردنی کە هەمە لەم خولەوەری ئەگرم پێشکەشی بە خوێنکارەکانیەوە تا ئێمە دەتوانین بگەڕێنەوە بۆ ئەو پێناسەی کە جۆندی و دەڵێ فێرکردن واتە دووبارەکردنەوەی ئەزمموی خۆتە بەڵام بەمانایەکی فراوان بۆ خوێنکارەکانت زۆر باشە مامۆستا ئەرسەلان تا چەند گرنگە هاوشانی ئەوەی کە مامۆستا فێری ئەو زانستە نوێی دەبێت کە لەوانەکان دەڵێتەوە فێری ئەوەش بکرێت کە ڕەفتار و مامەڵەیەکی جوان پێشکەش بە قوتابیەکانی کە زۆرێک لە قوتابەکان لێسەدا گرفتیان لەگەڵ مامۆستاکانە هەیە لەوەی کە جوان ناتوانێت بابەتەکە یەک پێشکەش بکات دوو ڕەفتاری یاخود تەڵسوکۆتی بە جۆرێکە یاخود
یاخود تااقەتی نییە وەکو مامۆستابانەژ ئاماژەی بۆ کرد کە ئەم فێربوونە نمایشکردنی خۆتە دووبارە دەریەخێتەوە بۆ قوتابیەکان ئەمە تا چەند گرنگە هاوشانی فێربوون و زانست و زانیاریەکە ئەمەش بەدی بکرێت لەنێو مامۆستایان و فێرخوازاندا. سەدێکێکە لە بنەمە سەرەکیەکان چکە ئێمە لە پرۆسی پەروەردەین خۆ ئێمە هەر لە پرۆسی فێرکردنانین. پرۆسی پەروەردەوە پرۆسی فێرکردن دوو چەند بکن بە یەک ئاراستە ئەڕۆن بۆی بگەین لە شوێنی خۆیەوە. ئەگەر وانە بێ زۆر زەحمەتە. هەمیشە من بۆی بتوانم پەیامەکانی خۆم بگەیەنم پێویستەکە بەر لە هەموو شتێ من خۆم خۆشەویست کرد بێ. کەسێک ئەتوانێ خۆی خۆشەویست کا جارە پێش هەموو کەسێک خۆی خۆشەوی. ئەگەر خۆتت خۆشویست ئەزانی چ شتێک باشە بۆ خۆت، چ شتێک خراپە بۆ خۆت، چ شتێک پێویستەکە گەشەی پێ بدەی، چ شتێک ئەبێ دوور کەویتەوە لێی. بە کورتیتر من ئەوەی کە پێم ناخۆشە خەڵک بەرامبەر بە من بیکە وەکو تاپێک من نابێ بەرامبەر بە خەڵک بیکەم. چ کاتێک من توانی بێتم ئەم پامەی خۆم بگەیەنم. بۆ نمونە ئەو ڕۆژێک کە مناڵەکەی خۆم دێ بۆ لای من سیرەکەم ئەو ڕۆژە بۆکو جاران نییە بە خێراتن بکە لە پەنامەدا ئەنیشە یەکسە منتی ئەگەم ئیشێکی پێمە ئەم مناڵەش من ئەبێ بزانم ئیشێکی هەیە هاتووت ئەم خوێندنگایە بۆچی هاتووە من ئەمەوێ سەرکردەیە پێ بگەێنم من ئەمەوێ گۆڕانکاریە لەم کۆمەڵگا بکەم هەمومان لە وەزعی خۆمان ناڕازین هەمومان گلەیمان دێ بۆڵەمان دێ گوێم لەم ڕۆژانە لە پیاوێکی فەیلسوفی هیندی ئەگرت لە کورتە ڤیدیۆیەکی زۆر بچووکە چاوپێکوتنییان لەگەڵا کرد باسی لەوە ئەکرێمە ڕێز و حورمەتمان هەیە بۆ هەموو پیشەکان بەس ئێمە ئەگەر بێت ئێستا سواری تەکسیە بچین بۆ شوێنێک تۆ زانی ئەم سایق تەکسیە هەتا ئێمە ئەگەینێتە ئەو شوێنەوە هەرچی تەحلیلی دنیاە بۆمانیەکە بەس ئایا لە کاتی سایقیکردنی و شۆفریەکەیە زۆر بەڕێکوپێکی شۆفێری کردووە ئایا قایشی سەلامەتی بەستووە ئایا خێرایی تێنە پەڕاندووە تۆ سەیرەکەی تەحلیلی هەموو دنیا ئەکا و لە هەموو شتێکیش ناڕازیە بەڵام لەگەڵ ئەوە ئیشەکەی خۆشی بەباشی نەکردووە ئەو نمونەیەک ئەهێنێتەوە لەسەر ئەوەی کە ئەچی بۆ چایخانەیەک ئەو کەسەی کە چایچی و کاری چایچی تێکتم ڕێز و حورمەتمانەیە بۆ هەموو پیشەکانی ئێمە بەڵام هەموو شتەکانت بۆ باسەکە گلەی دێ ناڕازیە بۆڵی دێ بەس تۆ لە چاکی ئەو ڕازیت کە خۆیتەوە ئەمە گرفتە سەرەکێکی ئێمەیە تۆ ئەگەر ئەتەبێت جارێ گۆڕانکاری بکەیت وەرە لە خۆتەوە بیکە ئەگەر ئەتەبێت ئیشی باش بکەیت وەرە جارێ ڕۆشنبیری کە پێناس ئەکرێت لە بچووکترین پێناسە و سادەترین پێناسەیە ئەوەیە کە ئینسان ئەبێ جارێ لە کاری خۆیان سەرکەوتوو بێ کاری خۆم من لەگەڵ منە تەعاملەکەم کابێتە پێویستەکە سایکۆی مناڵ بزانم چۆنە پێدەویستەکانی مناڵ بزانم بچۆنە چۆن گەشەکە چۆن حەزی بۆ دروست ئەبێ چۆن ئەتوانم قۆناغ بە قۆناغ تێپەڕێنم ئەگەر وانەکەم کابێت من هیچم نەکردووە یعنی ئێمە بۆ ئەمان گێڕێتەوە کابێت ئەمە پێویستمان بەوە هەیە مامۆستاش وەکو مامۆستا پێویستەکە ڕۆشنبیری مامۆستای تیابێ ئەگەر وانە بێ بەڕاستی سەرکەوتوو نابێ زۆر باشە ماوەسەبان ڕۆڵی زانکۆ چەند گرنگە ینی تۆ هەموو ئەوانەی بە تایبەت کۆمەڵێک کۆلێژمان هەیە تایبەتن بە پەروەردە کۆلێژی پەروەردەمانە بەس تاکێک پێ دەگەن بۆ ویسپی بێتە مامۆستا ڕەنگە لەش کۆلێژەکانی تریژ هەیە دەبێتە مامۆستا چەند گرنگە لەو کۆلێژانەش ینی بۆ خودی ئەو مامۆستایانی ڕەنگە جیاوازتر و دەبێت تایبەتتر بن بە بەراورد بە کۆمەڵێک کۆلێژی ترکە ڕەنگە چکۆم بابەتی پەروەردە زۆر هەستیارە سەرکەوتنی مامۆستایەک سەرکەوتنی تەواوی کۆمەلگاکە و جێگە دەستی دیارە بەڵێ لە ڕاستیان من هەمیشە وتومە چ لە خلو لە سیمینارەکە باسیەوەتمە ئەگەر یەک ڕۆژ ببم بە سەرۆکی وڵات تاکە پیشەی من ئەوە بێ کۆلێژی پەروەردە لە چاو هەموو کۆلێژەکانی تر نمری بەرزتر وەرگی ئەو خوێنکارێکە لە قۆراقی 12 ئەخوێنێت دەوێت بچێتە کۆلێژی پەروەردە یعنی نمری کۆلێژی پەروەردە لە هەموو کۆلێژەکان بەرزتر بێ ڕاستە ئێمە ڕێزمان بۆ تاوی هەموو پیشەکانەیە بەڵام ئەو دکتۆری کە ئێستا من و تۆ چارەسەری ئەەکەین هەر منی مامۆستان فێرم کردو هەر ئێمەی مامۆستای فێرمان کردو بۆیە پێویستە لە نێو زانکۆکانە بە تایبەت کۆلێژی پەروەردە بەرزترین نمرەی هەبێ بۆی ئەو خوێنکارانی کە دەبن بە مامۆستا یاخود پێشنیارێک بۆ وەزارەتی پەروەردە یاخود بۆ جەنابی وەزیر ئەو مامۆست ئەو خوێنکارە یاخود ئەو خوێنکاری کە ئێستا لە نێو زانکۆی کۆلێژی پەروەردەیە کە دەوێت بێ بە مامۆستا پێویستە چەندین خول ببینێ پێویستە چەندین پرۆژێ ببینێ سەبارە بەبوون بە مامۆستایە چونکە مامۆستایەتی هەروە ئاسانیە تەنانەت پیشەیەکە یعنی لە ئەس پیشەی پێغەمبەرایەتیە زۆر باش ماوەسەدارە لەم جۆرە خولانە و کە بەشداری کردووە پێ دووە بۆ شتێکی نوێوە فێربوون کە ساڵانی ڕابردوو بیر بکەنەوە کە ساڵانی ڕابردووتر ئەم جۆرە بابەتانەتان بڕوژاندا یاخود کۆمەڵێک شتی دیکەتان باز بکردایە کە لەم خولەدا فێری بوون بەدڵنیاییەوە سوودی زۆرە لەوانم پاش شێوازێکم پەیڕۆ کرد بێ لەگەڵ تەلەبەیە
ئەم ساڵ شێوازێکی تر ئێمە هاتوینەتە ئەم خولە کۆمەڵە فێرخوازین کۆمەڵە زانیاریە گۆڕینەوە من زانیاری لە تۆ وەرەگرم تۆ زانیاری لە من وەرەگری تر شتەکان زۆر زۆر بەسوودن بۆ نمونە بابەتی چیرۆک ژێڕانەوە بۆ نمونە بابەتێکی تر بێت تۆ لەگەڵ تەلەبە هەر دەرسەکە نەوێت تۆ سەرەکەی تەلەبەت 35 دقە 40 دقە لە ژوورێ بێزارم پێویستی بە چیرۆکە پێویستی بە جوڵەیە ئەن تۆ هەر ناکری هەر دەرس بێ بەڵام ئەم خولانە پێویستە بکرێتەوە زۆر زۆر پێویستە من ئەڵێم مامۆستا 2 مانگ 3 مانگ هاوین لە ماڵەوە پێویستی بۆ بخوێنێتەوە ناتوانێت بەشداری خولکە با بخوێنێتەوە پێویستی بۆ تازەگەریکە یان ئەم پەروەردەکان ئەتوانن ئەم خولانە بکەنەوە پێشەوەی دەوام بکرێتەوە هەموو مامۆستایەک پێویستی بە خولە ئەم خولانە سوودی تایبەتی خۆیەیە دەست خۆش بێت مامۆستا دەکان جاران فێر بووین کە چوونە پۆلۆ مامۆستا هات نابێ تەواو ساڵ هەمووتانەکەون سعینەکەن دەرناچن کەس نەیەتە ژوورەوە دواکەوتی کۆمەڵێکی تر جۆرێک یانی حورمەتەن هەستێکی سەربازی و پۆلیسی و ئەوان هەبوو لەنێوان مامۆستا و خوێندکار هەمیشە ترسێگە بوو مامۆستایی ویت خوێندکار مەسەن کەمتر کاتەوە خوێندکاری ویت مامۆستایی زعاجکە ئەمانە شکر ڕێسام کلتورێکم وا بێ زۆر کاڵ بۆتەوە ئەم خولانە تا چەند کاریگەرتن ئیتر ئەم کلتورە نەمێنێ مامۆستا بێ خوێندکاریش خوێندکار بەڵێ دەستەکانە خۆش بێگومان پیشەی مامۆستایی وەکو بانیگیان باسی کرد پیشەیەکی زۆر لەوە پیرۆسترە کە تۆ خۆت وەکو سەربازێک بێنیتە پێشچاو خۆت وەکو سەرکردەیەک بێنیتە پێشچاو تەلەبەکانت وەکو سەرباز بن دائیم مامۆستا کاتێککە خۆشەویستی بەخشی خۆشەویستی وەرەگرێت کاتێککە ڕێزی بەخشی ڕێز وەرەگرێت پیشەی مامۆستا تەنها پەروەردە و فێرکردن لە چەمکە فراوانەکەیان نییە بەڵکو ئەبێ قوڵ بێتەوە لەم چەمکە ئایا چۆنی هەڵسوکەوت دەکات ئایا چۆنی خۆشەویستی ئەبەخشێ ئایا چۆنی ژینگەیەکی وا دروست ئەکات مامۆستا ئەگەر ژینگەیەکی وا دروست نەکات کە فێرخوازەکانی بتوانن لەو ژینگەیە بخوێنن فێر ببن پەروەردە بکرێن ئەی مامۆستا کەواتە چی پێکە هیچی نەپێکە کەواتە زۆر گرنگە بۆ مامۆستا کەسێکی سادە بێت کەسێکی ڕووخۆش بێت کەسێکی نەرمونیان بێت بۆی فێرخوازەکان لێ نەترسن چکە فێرخواز لە دوو حاڵەتە هیچ شتێک وەرناگرا لە حاڵەتی ترسا و لە حاڵەتێکا کە تووڕە ئەبێت لەم دوو حاڵەتە مرۆڤ هەر مرۆڤی ئاسایشی جوەرناگرە جا نەخوازە فێرخوازێک مناڵێکە بترسێت یاخود شەرم بکات کەواتە هیچ فێر نەکرد ئەبێت تۆ ئەو خوێنکارە مطمئینکەی دڵی مطمئینکەی لە خۆت خۆشەویستی پێ ببەخشیت زۆر باش مامۆستا ئەرسەلان زۆرێک لە مامۆستایانی کە ئێمە لەوان لە بەرنامەکانی دیکە گفتوگۆمان لەگەڵا کردبن هۆکاری بەشدار نەبوونیە لەم جۆرە خولانە دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێکێک لەوانە دۆخی دارایی و پێنەدانی موچەیە دەڵێ من دەروونێکی ئارام نییە مناڵەکەم برسێتی 2 مانگە 3 مانگە کرێخانوم نێیاوە دڵ و دەروونم ئەوە ناگەێنێت من بڕۆم چەند خولەکێکیش دابنیشم بۆی کە فێر بم ئەمە تا چەند کاریگەری هەیەوە تا چەند دەبێت مامۆستا هەمیشە یەکێک بێلوانێت کە ئەو ئومێد ببەخشێ بە تەواوی قوتابیان بۆ تەواوی کۆمەلگا وەڵاهی کەمتر خەمیە لە ئەساسا ئەو کەسانەی کە ئەڵێن باشە ئەگەر ئەم کەسەی کە وەکو بەڕێستەڵی دعوت کرێ بۆ ئاهەنگێک ئەڕۆیان ناڕوە باش ئەگەر دعوت کرێ بۆ سەیرانی ئەڕوا یاخود ناڕاست هەسێکی ئێمە کێشمی چیمانە زۆر کات ئێمە لە حکومەت ناڕازین بەڵێ ناڕازیم من لە حکومەت باش بەس ئەی باشە لە خۆت ڕازیت باشە تۆ پلانت داناوە بۆ خۆت ئاگاداری وەزعی خۆتی باشە کە من بێتاقەتم و بێزار بم خوا خێزانەکەشم بێتاقەت و بێزار نییە ئەی مناڵەکانشم بێتاقەت و بێزار ناکەم لەبەر ئەم ژینگەیە ئینسانە بێ ژینگەیەکی لەبارتر بۆ خۆی دروستکە ینی خولێکی ئاوا لەوانی شتێکی زۆر ڕەمزیشان لێ وەرنەگرتوون بەشی ئەوە نییە کە ئەو شتانی کە پێشکەشیان ئەکرێ یعنی ئەمە خۆی بۆ خۆی ئەگەر خەڵک کەسێک خاوەن پلان بێ ئەتوانێشتی زۆر باشکە بەڵام ئەگەر کە پلانت نەبوو هەموو شتەکان تێکە دەی هەموو کاتی ناڵم ئێمە کێشەمان ئەوەی لەن حکوومەت پلانی نییە و موچە لە کاتی خۆیان دابەش ناکە ئێمە دڵنیاین لەوەی کە حکوومەت موچە لە کاتی خۆیان باش ناکە بەس کێ لە ئێمە پلانی هەیە بۆ موچەکەی بۆی قەرزار نەبێ کەسمان پلانمان نی لەبەرەوە ئەبێ جارێکی تر ئێمە بینەوە تێڕوانینمان بۆ شتەکان بگۆڕین ئێمە لەم حاڵ و وەزعا ئەژین کەسێکی میسالی نەبین بە خەیاڵ نەژین بەڕاستی کەسێک بین بزانین ئێستا چی لەسەر من پێویستەکە چی ئەبێ بکەم باشە من ناکرێ من ئێستا لەگەڵ ئێوە دانیشتوم خەم و پەژارەکانی خۆم بێنم بۆ ئێرە ئەو خەم و پەژارەیەم لەناو سیارەکەی خۆما بەجێهێشت و هاتوومەتە لای ئێوە بە خەندەیەکی تر بە ڕوویەکی تر ئینسانش ئەبێ وابێ نابێ هەموو شتەکان تێکەڵ بکەین ئێمە من بێم کاری خوێندنگام تێکەڵکەم لەگەڵ ماڵەوە کاری پیشەکەم تێکەڵکەم لەگەڵ ماڵەوە ئەم شتانە بێت وەزێک ئیتر ئێمە سنووریە بۆ شتەکان دابنین هەد بەڕاستی کاتێک کە باس لە هەست و نەستەکرێ خۆتان ئەزانن ینی مەودای نەست هەشتا ئەوەندە نەوەند ئەوەندەی هەستە باشە تو ئەو هەموو شتە بۆ داخڵی نەستەکەیت و دوای ئەوە دەرئەنجام زەرری هەبێ لەسەرت
زۆر پێویستە ئێمە قسە لەسەر ئەوە بکەین کاری ئێمە وەکو مامۆستا نەچێتە بابەتی ئیمتیازاتی مادی و ئەمانەوە لە هەموو کارەکان خۆشترە بۆ ئەندازیارێ لەسەر لەگەڵ چیە تەعامولەکە لەگەڵ خاک و خۆڵ و دار و بەرچ شتێکی بێڕوح بەس ئێمە لەگەڵ کیا تەعامولەکەین تۆنی بۆزان لە کتێبی قوة الذكاء الروحي قصية زور جواني هي الله نحن لسنا بشرا بل كائنات روحية تخوض تجربة بشرية تقول لك روحك تعاملك أم روحا بيوستي بتشي هي بيوستي بوها يشتي بيباش أظن ئاسوودەیی و ڕەشبینی وەکو پەتاوای ئەگوێزرێتەوە ئەگەر من ئاسوودە بمەها ژینگەیەکی ئاسوودە دروستەکەم ئەگەر من ڕەشبین بم ژینگەیەکی ڕەشبین دروستەکەم زۆر گرنگە جارێکی تر مامۆستا بێ هیچکی تیان ناڵم چکە ئەم وشەیە خۆی بۆ خۆی مامۆستارسان بەڕاستی دەمێت سەرنجی بەڕێستان بزانم مامۆستابانە ئەگەر سەرنجێکی هەبێ بە هەماشەوە زۆر جار گرفتیەوەمانێ هەر نەخۆشێکی شەچێ بۆ لای دکتۆرەکەشتی بنووسی خۆی پێش تحلیلی نەخۆشەکەی خۆی کاشت بۆ خۆی نووسێتەوە ینی پزیشکەکانش کێشەیان ئەڵێ با نەخۆش بێ و دەقیێت بەڵام بابەتێک هەیە من خۆم بیرمە ینی ئەمە با نمونی کەس نێنمە لە پێنجی سەرەتایی باڵێن یەک تا پێنج ینی مامۆستاکان مەبینی ئەو نە بە سەرەی ڕامەکرد کەوتم دەستم لە جێچوو ینی ئەوەندە لە مامۆستا ترساین بەڵام لە کاتێکی شابینمە ئەو مامۆسایانی ئەو کاتەمان خراپ نەبوو بەڵام حرمەتێک هەبوو نازانم بۆ ئێمە وا پەروەردەکرامی نەمان بینن بترسین بەس من بابەتەکە پرسیارە جەوهریەکەمەیە تۆ مامۆستاکە بە ڤێرژنێکی نوێ و بە کوالیتێکی زۆر باش دەخەیتەوە ناو پۆلەوە بەڵام ئەگەر خوێندکارەکان ئامادەوە نەکرابن یان چی بکرێت بۆ خوێندکارەکان زۆر جار ڕەنگە مامۆستا ڕۆیەکی خۆشیە بێ تەلەبەکە بڵێ مامۆستا سوعبە چیە فشقا چیە دەرزەکەی ئەوە نییە ینی ڕەنگە مامۆستاکە نتوانێت ئەو ئامانجە جوانەی هەیەی بیپێکە لە کاتێکا گرفتەکە لە خۆی نیە لە پۆلەکە ئامادە ڕاست تۆ با نەخەن تۆ تۆزە قسە بکەزانی بۆ من حەقی تۆ نەکوژم ڕاستی مامۆستا خۆی ئەڵێ مامۆسای سەرکەوتوو مامۆسای سەرمەشق و کاریگەر ئەو مامۆسایە کە خوێندکارەکانی خۆشی دەوێت باشە ڕەنگە ئێمە وابی بکەینەوە نە با مامۆستا خوێندکارەکەی خۆش بێ نە مامۆسای سەرکەوتوو ئەو مامۆسایە کە خوێندکارەکانی خۆشەوە کاتێ مامۆسایەک ئەچێتە پۆلەوە با یاسای خۆی هەبێت با چل خولەک لە پۆلایە با هەر چل خولەکەکەی تایبەت نەبێت تەنها بەوانە وانەکە بگەێنێ ئامانجەکەی بپێکێ زۆر ڕێگە هەیە کە ئێمە لە خولەکە باسمان کردووە زۆر ڕێگە هەیە کە مامۆستا دەتوانێت لە ڕێگەی ئەو بابەتی کە هەیەی هەم بابەتەکەی بگەێنێت و هەمیش کۆنتترۆلی خوێندکارەکانی بکە لە پۆلە باشە چۆن ئێمە لە خولەکەشا چەندین یاری و کاری گروپینمان هەیە لە ڕێگەی ئەم یاریکردن و کاری گروپینە تۆ ئەتوانی کۆنتترۆلی پۆلەکەتکەیت لە پۆلێکە گریمان 4 تەلەبەت هەیە کە دەیوێت پۆلەکە تاوای پۆلەکە تێک بە وەرە کاری گروپیم کە لەم پۆلەیە ئەو خوێنکاری کە هەست ئەەکەیت بۆتە هۆی تێکدانی پۆلەکە بیکە بە سەرۆکتیمی ئەو یاری کە پیانەکە بێت و کاری گروپینی کە پیان ئەەکەیت ئەرکێکی بێ بسپێرە کە ئەم خوێنکارە جێبەجێ بکە بەڵام ئەبێ مامۆسای سەرکەوت و ئاگەی لەوە بێ ئەو ئەرکێک کە ئەیا بە خوێنکارەکەی ئەرکێک بێ لەتوانە خوێنکارەکەیدا جێبەجێ بکرێت ئەگەر بگەڕێینەوە بۆ کەوتنەکەی تۆ هەندێک شتەیە پەیوەندی بە پەروەردەی خێزانی شەوایە ئەنی کاتی خۆی ئێمە کە هەڕەشەمان لێ ئەکرا بەکێ هەڕەشەمان لێ ئەکرا بەخەڵ ساڵیت ئایادی سیرەکەی چییە پەروەردە لە سنووری من یەکەم قسەکە دەست پێ کرد پێش هەموو شتێبێ خێزانی ژەوڵی خۆی ببینێ ئێمە وانەکەین لە مناڵەکانمان ڕقیان لە خوێندن و مامۆستا بێتەوە وانەکەین لە خوێندکارەکانمان لە ماڵەوە ئەو کاتێک کە ئەچێ بۆ مەکتەب بۆ خوێندنگا وا بزانێ بۆ جەهەنەم ئەڕوا یان ئێمە وای لێ بکەین لە ماڵی شەوە کاری باوکو دایک ئەی لەکوایەتی ئەی کاری کۆمەڵگا لەکوایەتی ئەمجا منڵم ئێستا ئەم قۆناغە زۆر گرنگە مامۆستا چ پێویستەکە ئەو قودسێتە گەورەیە بێ کە تەلەبەلی بترسی ئەگەر بوو بەترس حتا ئێمە کاتێک کە تەعامل لەگەڵ خۆی پەروەردگارە ئەکەین لەسەر دوو ئاڕاستەیەکی خەوف و ڕەجاء لەش کاتێکە لە ئەسڵیشا ڕەجاء لە عقوبە لە کاتی مخالەفە خەوفە لێرەش هەگەر وایە تۆ بۆچی من بێم بترسم لە مامۆسایەک بۆ من مامۆساکەم خۆش نەبێت بەڵام ئەمە کاری ئەبێ ئەمە کاری ئەبێ کە مامۆستاکە بیکە کۆمەلگا بیکە خێزانەکە بیکە چەند خۆشە ئێمە بیر لەوە بکەینەوە ئێستا ژماری خوێندکار و قوتابی و ئەمانە زۆر بووە خۆ تۆ ناتوانانی بوارە کۆمەڵایەتەکانیش دروستکەیت بەڵام چەند خۆش ئێستا من لە هەندێک خوێندنگام نامێ نابێنم یعنی بۆ نمونە کە دەوام ئەکەین ئێمە سیستەمی
کۆبوونەی باوکان و ئانەمان گۆڕانکاری بەسەرهێناوە لە جاتی ئەوەی چوار کەس دابنیشین و ئەو هەموو باوکو دایکەمان دانیشان دەبێ دێ تەوزیعی باوکو دایکەکان ئەەکەین ئەڵین کاکە ئەم ڕۆژە با 5 کەس بێت ڕۆژێککە با 5 تر بێ با ڕۆژێککە 5 کە بێ ئەمە تو ئەتوانی لەگەڵ ئەو باوکو دایکە دابنیشی لەگەڵ ئەم بزانی کێشەی مناڵەکە چۆنە چۆنیتی تەعامل چۆنە لەگەڵ مناڵەکە یاخود لە بیدایەتی ساڵە ئێمە وا بکەین لەم خوێندکارانە چۆن پێشوازیان لێ ئەەکەین چۆن بە خێراتنیان ئەەکەین چۆن وایان لێ ئەەکەین هەر لە بیدایەتە یەکسەر لە جاتی ئەوەی دەستکەین بە دەرس و قوتابخانە و خوێندنگان لێ قورس بکەین چی ئەەکەین یەکسەر دێنە سەر ئەوەی کە کاکە وەرن با لە بیدایەتە گەشتێکتان بۆ بکەین یەکسەر لە جاتیەوەی بیانێ بینە پۆلەوە با بیان بینە ساحەکەەوە یاری بکەن با بیانێ کتێبخانەوە یعنی ئەتوانی کۆمەڵێشتی تر بکەین ئێمە کە خوێندکارەکە وای لێ هاتبێ یەک نمونی بچووکە گێڕمەوە گەر کاتمابێ ئەڵێ باوکو دایکێک ئەڵێن بە مناڵەکەیان ئەوتی سبەینێت و ئەبین بۆ خوێندنگا و ئەم سەر و ئەو سەر و مناڵەکەی دەستکا بە گریان و چێتە ژوورەکەی خۆیەوە ئەمانیش دێنە سەر مێزێکەوە بەوەیەکۆ سەرقاڵ ئەبن ئەم شتە نووسێت و یانە ئەکێشێت و ئەم سەر و ئەو سەر مناڵەکەش کەونە بەتاڵ نییە بەتەنها یەتە خوارەوە کە یەتە خوارەوە سیرەکە ئەم دوانە زۆر کاتێکی خۆش بەسەر ئەبن کە کاتێکی زۆر خۆش بەسەر ئەبان یەکسەر مناڵەکە لێوە چویە ئەمە لەکوێ دروستان کرد چۆن دروستان کرد بابەوە ئێمە کاتی خۆی مناڵ بووین لە خوێندنگا فێر بووین بەس ئێمە ئێستا کە مناڵەکەم بانی ئەیبم بۆ مەکتەب چی پێڵێم تۆ بانی ئەڕۆی بۆ مەکتەب تیرۆ کۆماڵۆ نیە بە ئارزوی خۆشتکەی بزانە مامۆستا چیت لێکە بزانە ینی سەیرێکی خۆم بۆ خۆم نەزرەیەکی زۆر نەگەتیفانی پێ بەخشم بەڵام وەرە تۆ ئاراستەکەی بگۆڕە دەبزانە خۆشتر ئەبێ یاخود خۆشتر نابێ هەرچەندەمە ئەڵێم ئێستا ئەم قۆناغە باشتر بووە تۆقیتێوازە ئەمڕۆ خوێندکاران وەرەگیرن قوتابیانی سەرەتایی بەڵێ ینی لێرە پیرۆزبایان لێ ئەەکەین هیوادارین ڕەوشی پەروەردە قۆناغێکی باشتر بەرە خۆی بڕێت ئینشاءڵڵا مامۆستادارە پەیوەندی نێوان مامۆستا و قوتابی چۆن هەڵدەسەنگێن لە ئێستادا وەکو تۆ مامۆستایەکە چەندین قوتابی و فێرخواز لە پۆلەکان تا هەیە پێ دوایە وەکو مامۆستا ئەرسەلانی ژاماژەی پێکرد پەروەردەکردنی خێزان دێتەوە ناو قوتابخانەکان و بەدی دەکەن لەوەیە کە قوتابێک لەگەڵ قوتابێکی دیکە فەرقی هەیە لە ڕەوشت و لە پەروەردەکردنیە هەموو قوتابیەک لە قوتابێکی ترافاقیە هیچ کەسێ وەکو یەک نیە لە ژیانە بەڵام پێش هەموو شتێ پێویستە دایک و باوکان ئەو مناڵەی نێرنە قوتابخانە ئامادەکراو بێ ڕاست منداڵێک نەبێت تۆ لە ماڵۆ چی لەگەڵاکەیت و کۆمەڵی نازانم تەسەڕوفاتی لەگەڵاکە ڕاستەوخۆ بینێری بڵێ بۆ قوتابخانە تو کە مناڵان نێریە بێ ئامادەکراو بێ پەیوەندی مامۆستا قوتابیش ئەبێ مامۆستا نەرمونیان بێت ئەو شێوازە ڕۆیوە شێوازە کۆنەکان زۆر خراپ بوو لەگەڵ تەلبات و تەلبێکی دانیشان مامۆستا پێ دوو ورتە لێەوە بێ دەرتەکەم دەرەجە لێشکێنم ئاوات لێەکەم ئیتر وای لێ هات حەزی لە قوتابخانە ناما بەڵام ئێستا پێویستم شێوازانە بگۆڕێ پێویستە مامۆستا بەشداری خولکا پێویستە مامۆستا بدوای تازەگەری یاوگەڕێ پێویستە مامۆستا لە دزانیاری لە کەسانی کە وەرگێ پێویستە مامۆستا بخوێنێتەوە تۆ ناکرێت 5 ساڵ پێش ساڵ لە قوتابخانە و شێوازەکەت بەکارێناوە بۆ نەپرسیارەکەت بەکارێنەوە هەر عینەشت بەکاربێنیتەوە ئەمە زۆر خەڵەتێکی گەورەیە ئەپێ لەگەڵ سەردەما بڕۆی ئەو تەلەوێ ئێستا پێویستی بە چییە جاران پێویستی بە چی بووە ئێستا کۆمەڵە پێداویستی تر زیادی کردووە ژینگەکە گۆڕاوە بۆیە بێ لەگەڵ ژینگەکە بزۆڵێت زۆر باشە مامۆستادەکان بابەتێک هەیە ینی قۆناغی مامۆستا لە قۆناغی یەکی سەرەتایی و ڕەنگە مامەڵی جیاوازتر بێت لەوەی تاوەکو ئامادەی و اینجاوەکو دواناوەندی و نازانم ێستا با بە ژمار هەسێکین 1 بۆ 3 بۆ 6 بۆ 9 بۆ 12 من لە هەموو ژیانما یەک ڕۆژ مامۆستای کۆمەڵی خوێندکار بووم لە پۆلی 3 تەمەن مامۆستا ئەرسەلان تا ئێوارە ئەم نیوەی سەرم سپی بوو ئەوان سپیان کرد بگوتیان بیان بۆ گەشت ینی بەجددی زۆر ناڕەحەتە ینی من لە زانکۆ وانە بێژ بووم جێبیەوێ زۆر جیاوازە دەمەوێت بڵێم چەند گرینگە ینی مامۆستا ئامادە بکرێت لەگەڵ ئەم جیلی یەکەمە پۆلی 1 و پۆلی 2 پۆلی 3 چونکە بەڕاستی زۆر ئینێرژی ئەوێ ینی پێم وا بێ قورسترین و گرنگترین هەستیارترین قۆناغە مامۆستای بۆ ئامادە بکرێت هەست لەو پرۆژانی کە بەشدارە من لەو پلانە ینی کار لەسەرەوە دەکرێت مامۆستایەک بۆ 1 و 2 3 چۆن مامەڵە بکە یاخود بۆ دواتریش بەڵێ دەستخۆش پرسیارێکی زۆر جوانت کرد بازنەی یەکەم و دووەم و سێمان هەیە بازنەی یەکەم وەک فەرمووت لە هەموو بازنەکانی کەس دەکەم کەمێک قورسترە مامەڵەکردن لەگەڵیان چونکە قوتابی پۆلی 1 و 2 3 تازە هاتوۆتە ناو بوارەکەەوە نازانێت قوتابخانە چیە نازانێت دەرس چیە و بیتەکان ناناسێ نازانێت بخوێنێتەوە نازانێت بنووسێت مامۆستا چۆنچۆنی ئامادە بکرێت پێویستە بە مامۆستا بوترێت کە مامەڵەکردن لەگەڵ مناڵێک جا خۆت ئەزانی کە قوتابخانەکانی ئێمە تەنها مناڵێک لە پۆلەکان نیە
چل قوتابی جاری وایسی جاری وای 29 ئێستا من خۆم لە قوتابخانەی کە لێم لە پۆلێکا چلمان هەبوو جامان کردو بۆ دوو گروپ پێویستە بە مامۆستا بوترێت کە تۆ کۆمەڵێک مناڵ کۆمەڵێک پەروەردەی جیاواز لە بەردەستایە ئایا چۆنی ئەتوانی کەسڵی تەرە بکەی بەسەر ئەم هەموو پەروەردەیە ئایا چۆنی ئەتوانی لە تەلەبە بە تەلەبیان تێبگەیت بێگومان لەم خولانەیە ئامانجی ئەوەش پێکراوە کە چۆنی مامەڵە لەگەڵ مناڵ بکەی و چۆنی مامەڵە لەگەڵ جیلی هەرزەکارە بکەی مامۆستا ئەرسەلان باعیس ڕۆژێکیان باسی ئەو ڕۆژێک کە خۆی هات باسی ئەرسەلان سەیزادە ببوورە داوای لێ بردن وەزیر بوو مامۆستا ئەرسەلان سەیزادە باسی مامەڵەکردنی لەگەڵ چینی هەرزەکارە بۆ کردین کە چۆنی هەڵسو و کەوتیان ئەگۆڕێت چۆنی مامەڵە لەگەڵ ئەو هەڵسو و کەوتیا بکەین بەڵێ لەم خولانەشا گرنگی بۆ بارەدراوە زۆر باشە مامۆستابانە نزیک دەبینەوە لە دەستپێکردنی پرۆسەی خوێندن پەیامت چیە بۆ مامۆستایان و بە تایبەتی تر و مامۆستایانی کە لەوانەیە یەکەم ساڵی وانوتنەوەیان بێت و پەیامیشت چیە بۆ ئەو خێزانانی کە تازە قوتابەکانیان دەنێرنە قوتابخانە بەڵێ سەرەتا دەو جەنابەت فەرمون نزیکە بنێو لە پرۆسەی خوێندن ئینشاءالله ئەگەر ئەم نەخۆشیشتە ڕێگە بات بڕیاروایە لەیەکینەوە دەوام بکرێتەوە لە ڕاستیدا من پێش ئەوەی لە مامۆستاکان و دەست پێکەم با بچینە بەردەم خێزان ئێمە پێویستە کاتێک کە خوێندکارێک مناڵێک کە تەمەنی 6 ساڵە و ئیتر بڕیاروایە بینێرینە پرۆسەی پەروەردە بینێرێنەوە قوتابخانەکان پێویستە کۆمەڵی یاسا و ڕێسیان پێ بڵێن نەک منداڵێ خۆی یعنی لە ڕووی جەستەیەوە تەواو نەبێ خۆشبەختانە تا ئێستا باش ینی کتاب کراوە بۆ نەوەزارەتەوە بۆ قوتابخانەی کتابە ئەو منداڵانیشی کە خاوەن پێداویستی تایبەتن بەڵام بە ڕێژەیەکی کەم لە ناوەندەکانی خوێندندا هەبن ئەمە ئەرکێکی زیاتر قورسەکە بۆ مامۆستایان وەکوتم ڕێژەیەکی کەمە کە ناوەندەکانی خوێندنایە بەڵام دەبینی کاتێک کە مناڵێک بەو ڕێژە کەمەی هەیە جیاوازە لە مناڵەکانی تر ئەرکی مامۆستا قورسترە دەبینی کاتێک کە دایکی یاخود باوکی بانگ ئەگەی ئەڵێ حاڵەتێکی هەیە مناڵەکەت پێی ناخۆشە کە ئەمەی پێ ئەڵێن یعنی خوێندکارم هەبووە یعنی ڕێژەی بیرکۆڵی هەبووە کەم بووە یعنی پێم وتمە خوێندکارەکەت بەو شێوازەیە لە ماڵ و هاوکاری بکە ناکەی هەموو ئیشەکە لەسەر مامۆستا بێ پێی ناخۆتی نەخێر مامۆستا شتیوانە ناڵەکەی من بەو شێوازە نیە بۆی پێویستە دایک و باوک هاوکاری مامۆستاکامن بە تەنها مامۆستا ناتوانێت پرۆسەی پەروەردە و فێرکردن کە قوتابخانە ماڵی دووەمی خوێندکارە بۆیە پێویستە زیاتر لە دایک و باوکە و لە خێزانەکانەوە ئەو پرۆسەیە دەست پێ بکە اینجا بچێتە نێو قوتابخانەکانەوە دەست خۆش بێ مامۆستا سەلام وەکو ڕاهێنەرێک وەکو مامۆستایەکی بە ئەزمۆن لە هەمومان بە ئەزمۆنتری دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بەڕاستی بزانم لەسەر ئەم بابەتە زۆر جار مامۆستا بەتایبەت بۆ قۆناغە جیاوازەکان دەمێ بزانم چۆن ئەم خولانە ئامادە بکرێت چونکە پرسیارێکی زۆر سادەکەن مناڵێکی جوانە دڵ نایە بڵێنە ئەم بەردە بۆ سوورە ئەمە بۆ بنمونە ینی زۆر کە گەشتی پێ دەکەی لە دەرەوە ئەمە زۆر گرینگە دووش مامۆستایی ڕەنگە تۆ لە ئەسلوبی دانانی سوالە لە چاودێریکردنا لە هۆڵەکانی تاقیکردنەوە لە کاتی مامەڵەکردن لەگەڵ بوونی خوێندکارێ ڕەنگە پێوی ویست بێتی غەشێک پاشتێک یعنی تەنها هەر فێرکردنەکەن یاوانە وتنەوەکەنی یەک دنیا تەسیحاتی لەگەڵە ئەمە چەند گرنگە ینی مامۆستا ئەم قۆناغانە ئامادە بکرێ وەروە جیاوازی لە نێوان قۆناغ خەسەرەتایەکان لەگەڵ ناوەندی و ئامادەی مۆسەی بەڕێز ئێستا معلومە و سەقافە زۆر ئاسان بۆ لە بەردەستی ئێمە خولەکەمان باس لە مامۆسای سەرمەشقەکە باشە ئێستا بۆ نمونە لە علمی نەفسی پەروەردەیە قۆناغ بە قۆناغ ئەم شتانە بۆ باسەکە یعنی بۆ نمونە تۆ هەتا شەشی بنەڕەتی وەرە من چەندین کتێبت بەمێ لە بواری یاری پەروەردەیە کە باس لە یاری پەروەردەیەکانەکە تۆ چۆن بتوانی لە ڕێگەی وانەکانتەوە تۆ یاریان پێ بکەیت یعنی بۆ نمونە تۆ ئەتەوێ ڕەنگەکانی فێرکەیت وەرە ئەمە لەگەڵ باوکو دایکی شاورە تەنسیق من دێم ڕەنگەکانی فێر ئەەکەم باشە هەر لەناو سیارەکەی خۆمە مناڵەکەمم لەگەڵایە ئەڵم ئادەی سارێکی ڕەنگی سوورە پێ پیشان ئادەی دوایەوە سارێکی ڕەنگی سپین پێ پیشانە دوای ئەوە پێڵێم ئادەی بە ئینگلیزی سوورچی پێوتری ئادەی سپیچی پێوتری ئادەی بە عەرەبیچی پێوتری ئەمە ئەگۆڕم لە زمانەوە بۆ بیرکاری ئادەی ژمارەیەکی چوتم پیشانە ئادەی ژمارێکی تاکم پیشاندا یعنی ئێمە لێرە مامۆستای بەڕێز ئەتوانین کە ئەڵێن مامۆستای سەرمەشق یەکەم خەڵکە باسمان کردو بۆ ئەمان ئەبێ مامۆستا ئامادە بێ کە بتوانێ چۆن تەعامل ئەکا لەگەڵ ئەو ژینگە مەکتەبێکی نمونەیی مەکتەبێکی ئەهلی مەکتەبێکی حکومی مەکتەبێکی ناوشار مەکتەبێکی دەرۆی شار هەموو عەرز و عاسمانیان زۆرمانە بەڵام مامۆستا ئەو مامۆستایە کە ئەزانێ لەگەڵ ئەم ژینگە جیاوازانە چۆن تەعامل ئەکا
ئەبێ ئامادە بێ کە من ئەڵێم ئامادە هەموو کاتی ئەم قسەیە کردووە کە ئەڵێم ئامادە ئەبێ ئەم مامۆسایە لە بواری خۆیان پێش هەموو شتێ شارەزابی نەک شەو ڕۆژە سەقاڵی ئەوە بێ زانیاری کۆکاتە خۆی زانیاری پێ نەبێ ئەمە جارە ئەبێ ئامادە بی دووهەم شت ئەبێ بزانێ شێوازی ڕەفتارکردن سێهەم شت ئینجا ڕنگدانەوەی لەسەر کەسایەتی مامۆسا هەیە زۆر باش زۆر سپاس بۆ مامۆستا ئەرسەلان سەیزادە و هەروەها مامۆستا بانە شێخ سەید و مامۆستا دارا و مامۆستا دەیەکان سپاس کە میوانی بەرنامەکەمان بوون زۆر بەخێر بن هیوای بەردەوامی سپاس خێر بێت بەڵێ ئازان دەچینە کۆنگرەی قوتابیانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ئەمڕۆ شەشەمین کۆنگرەیان بەڕێوە دەچێت لەو کۆنگرەیەدا 168 ئەندام تێدا بەشدارن ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا لقیان هەیە لە ئێستادا کۆنگرەی شەشەمیان دەبەستن ڕاستەخۆ دەچینە گواستنەوەی کۆنگرەی کە لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەچێت. بەناوی خۆی بەرز و بیاوتە بەڕێزان ئامادەبوانی بەڕێز بەخێر بێن بۆ کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. بەڕێزان سەرەتا و دەستپێکی کۆنگرەکەمان بە چەندایەتێک لە قورآنی پیرۆز بە دەنگی قورآن خوێنی لاو ئەندامی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕێز محەممەد سەڵاح دەڕازەینەوە با بفەرمێت. الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله وإلى الرسول رأيت المنافقين يصدون عنك صدودا
فكيف إذا أصابتهم مصيبة بما قدمت أيديهم ثم جاءوك يحلفون بالله إن أردنا إلا إحسانا وتوفيقا أولئك الذين يعلم الله ما في قلوبهم فأعرض عنهم وعظهم وقل لهم في أنفسهم قولا بليغا صدق الله العظيم. لەگەڵ تا دەین هەتا هەنگاو لەگەڵمان بێت لە دڵمانی هەتا ترپە لە دڵمان بێت تۆ زانستی تۆ پەروەردەی بۆ قوتابیان تۆ ئەو ماڵەی دەرگا دوازە بەڕووی هەمووان. بەڕێزان ئێستاش پێکەوە بە پێوە گوێ لە مەرشی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەگرین. بە زمانی گەشەپێدان بانگمانەکەی کاروانێکین بەرەو ماڵی خۆرمانەبەی ئێمەش هاتوین تا لە پرشنگی خۆری جوان وشەی نوێ بچین بۆ پەنجەی قوتابیان. بەڕێزان ئێستاش لەلایەن بەڕێز ڕازگۆ قاسم ئەندامی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە پرۆسەی سوێند خواردنی ئەندامانی کۆنگرە بەڕێوە دەچێت.
بسم الله الرحمن الرحيم بناوي خدا بەڕێزان میوانە بەڕێزەکان ئەندامانی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەخێر بێن. ئێستا پرۆسەی سوێن خواردن و دەستپێکی کۆنگرا ڕادەگەێنین. داوا لە بەڕێزان ئەندامانی کۆنگرە دەکەم ئەزێت بکێشن هەستنە سەر پێ. و دەستان لەسەر سینەتان دابنن و لەگەڵ من سوێندی دەستپێکی کۆنگرا بخۆن و لە دوای من بڵێنەوە. بەناوی خوددا ئێمە ئەندامانی کۆنگرەی شەشەم لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان سوێن دەخۆین بە خوددا پێکەوە دڵسۆزانە کارەکانی کۆنگرا ڕابپەرێنین و پابەندی هەموو ئەو بڕیار و ڕاستپاردانە بین کە لە ئەنجامی ئەم کۆنگرەیەوە دەردەچێت. دەستان خۆش بێت فەرموون. داواکارین لە خوددا بەرەکەت بڕژێنێت بەسەر تێگرای بڕگەکانی کۆنگرەی شەشەم. هاتوین ئاسوودەیی بێنین لە جێی ئازار، خەمێ لابین خەندە بدەین لە ڕوخسار، تێئەکۆشین لەو پێناوە بەبێ وچان، تا قوتابیان دەبن بەسەر مەشقی ژیان. بەڕێزان ئێستاش پێکەوە گوێبیستی وتاری لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەبین کە لەلایەن ڕاستی حەمامین سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەوە پێشکەش دەکرێت. با بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری، بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی باڵا و ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی دامەزرێنەرانی کۆمەڵی دادگەری، بەڕێزان بەرپرسانی حزبی و حکومی، بەڕێزان سکرتێر و نوێنەرانی ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان، چالاکوانانی کۆمەڵی مەدەنی، بە خێراتنێکی گەرمتانەکەین بۆ ئاهەنگی کردنەوەی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. بەڕێزان سپاس بۆخوا لە ماوەی دیاریکراودا و بەسەرکەوتووی قۆناغی کۆنفرانسا ناوچەیەکانمان لە ڕابردوودا تێپەڕاند و لە 11 ڕۆژدا 16 کۆنفرانسی ناوچەییمان لەسەر ئاستی ناوەندەکانمان لە سەرتاسەری کوردستان ئەنجامدا. ئەندامانی کۆنفرانس بەشداری بنیادنانەوەی ڕێکخراویان کرد، ئەویش بەو دەسەڵاتی کە لەم خولەدا بە کۆنفرانسە ناوچەیەکان بەخشرا کە تێیدا سەر ڕای گفتوگۆ لەسەر 6 تەوەری گرنگی کاری ڕێکخراوەییمان هاوکات بەرپرسی ناوەند و ئەندامانی کۆنگرەیان هەڵبژارد. کۆنفرانسا ناوچەیەکانمان و بەشداری کاراوە بەرفراوانی نزیکەی 2000 ئەندام تیاندا جارێکی دیکە جەختی لەو ڕاستیە کردەوە کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان گەورەترین و گرنگترین و بەرفراوانترین ڕێکخراوی کۆمەڵی دادگەریە و کە توانیوێتی جێگای خۆی لە نێو دڵی قوتابیان و لاوان بکاتەوە. بەڕێزان لێرەدا ئامار و داتاکانی خولی پێنجەم ناخێنە ڕوو. پشتیوان بەخوا لە دوو راپۆرتی ڤیدیۆییدا پوختەی ئامار و کار و چالاکی و پرۆژەکانی خولی پێنجەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا بۆ دەخێنە ڕوو. بەڵام ئەوەی گرنگە لێرەدا ئاماژەی پێ بکەینەوەیە ڕێکخراوەکەمان سەر ڕایەوەی تووشی چەندین بربەست و ئاڵنگاری بووەوە، بەڵام خۆی بەدەستەوە نەدا و ئازایانە بربەستەکانی تێک شکاند و تێیاندا تۆوی هیوا و ئومێدی چاند. لە کۆتاییدا سوپاسی بێپایان بۆم بەڕێزانە ئەندامانی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی شەشەم، سکرتێر و دەستەی بەڕێوەبردننی سکرتارێت، بەرپرسی ناوەندەکان و ئەندامان لە ناوەند و لقەکان، بەرپرسی ناوەندی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری، بەرپرسی مەڵبەندەکانی کۆمەڵی دادگەری و بەرپرسانی مەڵبەند و ئەنجومەنەکان، تۆڕی میدیایی کۆمەڵ، ناوەندی پۆلیس و پاسەوانەکانی کۆمەڵ، ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵ و نوێنەرەکانیان لە کۆنفرانسە ناوچەیەکان، شۆفێرەکان و سەرجەم کارمەندانی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان، بەرپرس و ئەندامانی ناوەندی هەڵەبجە بۆ میوانداریکردنی کۆنگرە، سەرپەرشتیارانی ئەم هۆڵە. هاوکات زۆر سپاس بۆ لیژنە فەرعیەکانمان، بەتایبەت کاک درود محەممەد سەرۆکی لیژنە فەرعیەکان کە هاوتا و هاوشانی ئەندامانی لیژنەی باڵا ئەرکەکانی ڕاپەڕاند. لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەی ئابی 2021 پارێزگای هەڵەبجە. لێتان پرسیوین ئێوە چین، ئەوەش وەڵام لووتکەی قەندیل گەوەی ماکۆک پێدەشت و بناری حەمرینین، بڕنەوەکەی شێخ مەحموود و شمشێری سەڵاحەدینین. بەڕێزان ئێستاش پێکەوە بینەری راپۆرتێک دەبین لەسەر ڕێکخراوی قوتابیانی کوردستان و داکۆکی لە مافی قوتابیان لە خولی پێنجەمی کارکردنی خۆیدا.
پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. یەکەم خولی سەرکەوتن. خولی سەرکەوتن یەکێکە لە خولە پەرشدارەکان کە تەمەن زیاتر لە 17 ساڵە و خولێکی سەرتاسەریە و تێیدا هاوکاری قوتابیانی خۆی 9 و 11 بە گشتی قوتابیانی 12 بە تایبەتی دەکرێت. لە خولی پێنجەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا ئەم خولە لە شارەکانی سلێمانی، هەولێر پەیمانگە با بڕی 50,000 دینار و ئەو قوتابیانەشی لە بەشە ناوخۆیەکانن با بڕی 100,000 دینار لە ئازاری وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵاوە لە سیوێکی ئابی 2016 لە مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆبوونەوەی بەرفراوەنی ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان و چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی بەڕێوەچوو با توندی ئەو بڕیارەیان ڕەت کردەوە. سێم بۆ چارەسەرکردنی کێشەکانی خوێندنی کوردی لە کەرکووک لە 7 ئابی 2016 لەسەر بانگشتی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆبوونەوەیکی بەرفراوان لە بارگەی ئەنجومەنی پارێزگاکە بە بەشداری ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان و وێنەری بەڕێوەبەراتی خوێندنی کوردی لە کەرکووک و جێگری سەرۆکی زانکۆی کەرکووک بەڕێوەچوو لە کۆتایی ڕاستپاردە و پێشنیارەکان گەڵاڵەکران و ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کران. چوارەم پاشەوەی وەزارەتی خوێندنی باڵا ئەنجامی وەرگرتنی قوتابیانی ساڵی خوێندنی 2018 بۆ 2019 لە زانکۆ پەیمانگاکان بڵاو کردەوە کە نێوانی قوتابی خولی یەکەم و دووەم لە هەندێ بەش زیاتر لە 14 نمرە بوو. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە بەیاننامەیەکدا ئەنجامانەی ڕەت کردەوە و داوای کرد کە داچوونەوەیان پێدا بکرێت. هاوکات داوای کۆبوونەوەی بە پەلەی ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکانی کرد. سەرنجام لە بەرواری 7 ئۆکتۆبەر ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان لە هەولێر کۆبوونەوە و ئاڵوێستی هاوبەشیان ڕاگەیاند و داوایان کرد کە جیاوازی نێوان خولی یەکەم و دووەم بۆ وەرگرتنیان لە زانکۆ پەیمانگاکان لە 3 نمرە تێپەڕ نەکات. دواتریش سەردانی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد و ڕاستەوخۆ داواکاریەکانیان پێڕاگەاندن. سەرنجام لە بڕیارێکدا وەزارەتی خوێندنی باڵا نزیکەی 16,000 قوتابی لە زانکۆ و پەیمانگاکان وەرگرت و نێوانی خولی یەکەم و خولی دووەمیشی بۆ 3 نمرە کەم کردەوە. پێنجەم پاشەوەی لە 10 ئەیلولی 2019 وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم لە پلانی خۆیدا و بۆ 51,933 دەرچووی پۆلی 12 ئامادەی تەنها 24,784 کورسی خوێندنی بە خۆڕایی دابین کرد بوو. بەم پێش دەبوو زیاتر لە نیوەی قوتابیان بە پارە بخوێنن. لەگەڵ ڕاگەاندنی پلانی وەزارەت ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردەوە و داوای کرد وەزارەت با پلانی خۆیدا بچێتەوە و ڕێژی کورسی خوێندنی بێبەرامبەر بۆ نزیکەی 40,000 کورسی بەرز بکاتەوە. هەروەها لە ڕێگەی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریەوە لە پەرلەمانی کوردستان یاداشتێکی یاڕاستەی سەرۆکاتی پەرلەمان و لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی باڵا کرد و جەختی لە داواکاریەکانی بۆ زیادکردنی کورسی خوێندنی بێبەرامبەر کردەوە. دواتر و لە 3 بڕیاری جیاواز وەزارەتی خوێندنی باڵا بەڕێژەی لە 130 کورسی خوێندنی گشتی زیاد کرد. وا بەڕێژەی لە 145 کرێی خوێندنی پاراڵێل و ئێواران و بەڕێژەی لە 125ش کرێی خوێندنی تایبەتی کەم کردەوە. شەشەم لە 28 حوزەیرانی 2016 ئەندامێکی سکرتاریەت و بەرپرسی پێشووی نووسینگەی هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەنەڕەوا لە هەولێر دەستگیرکران. مەکتەبی سکرتاریەت دەست بەجێ هەنگاوەکانی باڕاستی ئازادکردنی کادیرەکان دەست پێ کرد و لە 29 حوزەیراندا ئیدانەی دەستگیرکردنی ئەو دوو کادرەی کرد. دواتر لە 30 حوزەیراندا لە سەربانگێشی ڕێکخراوی قوتابیانی کوردستان زیاتر لە 20 ڕێکخراو و کەساتی و ڕۆژنامەنووس لە مەکتەبی سکرتاریەت کۆبوونەوە با توندی ئیدانەی دەستگیرکردنی کادرەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیان کرد و داوای هەرچی زووە ئازادکردنیان کردن. ئاوکات لە 2 تەموزیشدا لە هەولێر با بەشداری ڕێکخراوەکان و کەساتیەکان و ڕۆژنامەنووسان ئامان کۆبوونەوە بەڕێوەچوو تیایدا داوای هەرچی زووە ئازادکردنی ئەو دوو کادری ڕێکخراوی قوتابیان کرا. کەمپینی پشتیوانی لە ئازادکردنیان ڕادەگەێنین و بۆ ماوەی دەڕۆژ لە سەرجەم شار و شارەچەکانی کوردستاندا واژوو کۆ دەکەینەوە و لە 1 ئابیشدا هەڵمەتێکی واژۆکۆکردنەوە بۆ ئازادکردنیان ڕاگەیەنرا و نزیکەی 10,000 واژۆ کۆکرایەوە واژۆکان بە یاداشتێکەوە ڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کران. سەرنجام لە 18 کانون 2016 بەرپرسی ناوەندی هەولێر و بەرپرسی پێشووی نووسینگەی هەولێر ئازاد کران. حوتەم پاشاتنی ڤایرۆسی کۆڕۆنا و داخستنی دەرگای ناوەندەکانی خوێندن لە 29 ئاداری 2020 لە پێناونەفەوتانی ساڵێکی خوێندن ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە پرۆژە پێشنیازێکدا کە ئاڕاستی هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵای حکوومەتی هەرێم و لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستانی کرد چەندین پێشنیازی بۆ تەواوکردنی خوێندن لەو ساڵەدا خستە ڕوو. هەشتەم
لە 4 ئەیلولی 2020 ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ڕاگەندراوێکدا بە چەندین هۆکار بڕیاری وەزارەتی خوێندنی باڵای باسەپاندنی خوێندنی ئۆنلاین ڕەت کردەوە و بە نادروست ناوی برد و داوایکردنەوەی ناوەندەکانی خوێندنیشی کرد. هاوکات بانگەواز لە ڕێکخرا و دەستە و گروپا پەیوەندیدارەکان دەکەین بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەکی هاوبەش و دەربڕینی هەڵوێستی هاوبەش. ڕوا لە سیانزەی نۆی 2020 لە سەربانگەشتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و لە ناو بارگەی ڕێکخراوی نوێنەرانی سکرتارێتی ڕێکخراو قوتابی و خوێندکاریەکان لە شاری هەولێر کۆبوونەوە و لە ڕاگەندراوێکی هاوبەشدا داوایان کرد بە ڕەچاوکردنی ڕێکارە تەندروستیەکان دەرگای ناوەندەکانی خوێندن بەڕێوە قوتابیاندا بکرێتەوە. بەدەر لەمانە مەکتەبی سکرتارێتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە خولی پێنجەمی خۆیدا لەسەر هەموو ڕوودا و پێشاتە هەنووکەیەکان هەڵوێستی خۆی بەڕاشکاوانە ڕاگەیاندووە. لە خولی پێنجەمی کارکردنیدا 110 بەیاننامە و ڕاگەیەندراوی بۆ پیرۆزبایی و داواکاری و هەڵوێست وەرگرتن خستووەتە بەردەم ڕایگشتیەوە. کە قورسە لە کاتێکدا بە ڕۆژوو و تاقیکردنەوەیان هێنا خۆیان خواردن ئامادە بکەن باوکاری خێرخوازان ێوارەخوان و قوتابیان ئەساس کراوە. لە 4 ڕەمەزانی بابەتوودا 8,000 قوتابی لەسەر تاسەری کوردستان لە ێوارەخوانەکانی ڕەمەزانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سوودمەند هاوکاری هەر دەستگا و ڕێکخراوێکیش کراوە کە ێوارەخوانی بۆ قوتابیان ئەنجام دەدرێت. چوارەم دابەشکردنی بەشە خۆراک بەسەر قوتابیانی بەشە ناوخۆیەکان. دابەشکردنی بەشە خۆراک بۆ زیاتر لە 500 شووری بەشە ناوخۆیەکانی زانکۆی سلێمانی بە هاوکاری کۆمپانیەکانی خۆراک. هەروەها لە ناوچەکانی دیکەی کوردستان بەشە خۆراک بە شێوەی جۆراوجۆر بەسەر زیاتر لە 5,000 قوتابی بەشە ناوخۆیەکان دابەشکراوە. لەگەڵ ئەمانەشدا بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشی ساڵانە و لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەشە خۆراک بەسەر زیاتر لە 250 قوتابی دابەشکراوە. خولە هاوینەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە لە کاتی هاتنی وەرزیانەدا بۆ ئەوەی قوتابیان سوود لە شووی هاوین وەربگرن چەندین خولی جۆراوجۆر دەکاتن. لەوانە خولە پەروەردەییەکان لە ناوەند مندقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە ئامانجی پێگەیاندنی لەوەیەکی تەندروست خولی پەروەردەیی دەکرێتن. تەنها لە ساڵی 2019 زیاتر لە 1700 قوتابی خۆناغی یەک تا نۆی بنەڕەتی بەشداری خولە هاوینە پەروەردەییەکانیان کردووە. لە خولی پێنجەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا 6,000 قوتابی لە خولە هاوینە پەروەردەییەکانی ناوەند و لەقەکانمان لە ناوچە جیاوازەکانی کوردستان بەشدار. خولە ناپەروەردەییەکان جیادا خولە پەروەردەییەکان بۆ قوتابیانی ئامادەی زانکۆ و مانگەکانیش خولی جۆراوجۆر دەکرێتێت. لەوانە خولی بەهێزکردنی وانەکان، خولی دیرومان، سەرداشی، ئەندازیاری، پزیشکی، یاسایی، گەشەپێدانی مرۆیی و چەند جۆرێکی دیکە کە لە 3 ساڵی ڕابردوو 2500 قوتابی لەم خولە جۆراوجۆرانی ناوەند و لەقەکانمان سوودمەند. ئەنجامدانی ئاهەنگ بۆ پیرۆزبایی لە یەکەمەکان. ساڵانە لە دوای کۆتایی هاتنی ساڵی خوێندن و هاتنەوەی ئەنجامی تاقیکردنەوەی قوتابیان بەگشتی و قوتابیانی پۆلی 12 ئامادەی نۆی بنەڕەتی بەتایبەتی لە ناوەند وڵاتەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئاهەنگی جۆراوجۆر بۆ پیرۆزبایی و ڕێزلێنان لە قوتابیە یەکەمەکان ساز دەکرێت. لە 5 ساڵی ڕابردوودا نزیکەی 50 ئاهەنگ ئەنجام دراون و خەڵاتی زیاتر لە 550 قوتابی گراوە. لە ساڵی 2020 دۆخی کۆرۆنا نەیەش ئاهەنگ بۆ قوتابیە سەرکەوتووەکان ساز
بەڵام شارێکی مەکتەبی سکرتاریەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان باوەڕێتی ناوەندی بنەقەکانی سنوورەکان ماڵ بە ماڵ 170 قوتابی سەرکەوتووی خۆناغی کڵاسی ئامادەییان لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستان بەسەر کردووە. چەند چالاکیەکی گشتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. یەکەم فیستیڤاڵی ئەوین. فیستیڤاڵی ئەوین گەورەترین فیستیڤاڵی هونەری و ئەدەبی ئیسلامی لە هەرێمی کوردستان بە بەشداری چەندین هونەرمەندی ناودار لە ڕۆژهەڵات و باکوور و باشووری کوردستان بەڕێوە دەچێت و خاوەنی جەماوەر و ناوبانگێکی تایبەتە و ساڵانە لەلایەن ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ساز دەکرێت. لەم خولەی ڕێکخراوەدا سێ جار فیستیڤاڵی ئەوین بەڕێوە چوو نزیکەی 2000 کەس بەشداری فیستیڤاڵەکەیان کرد. وبرنامج مسلسل استعلاجيان أمصار ومجتمع من المكان السلماني فريز جنادنا مستعد في نفس هەروە لە ساڵی 2019 ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی سلێمانی خەڵاتی خەڵەمیان بۆ نووسەر و ڕۆشنبیر و بیریانی دیاری کورد مامۆستا عەلی لاپیر بەخشی. مۆندیالی قوتابیان لا پرۆژەیەکی نێدا و بۆ کۆکردنەوەی ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دووجار مۆندیالی قوتابیان لەسەر ئاستی ناوەندەکان بەڕێوە چوو. لە کاتی کەرەنتینەدا و لەلایەن بەشی وەرزش و هونەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێشبڕکێیەکی زانیاری گشتی لەسەر ئاستی کوردستان بۆ ئەندامان بەڕێوە چوو. بۆردی تەکنۆلۆژیا و زانیاری لە هەنگاوێکی بێپێشینەدا مەکتەبی سکرتاریەت بڕیاریدا بە دروستکردنی بۆردی تەکنۆلۆژیا و زانیاری بۆ شارەزایانی بواری تەکنۆلۆژیا. ئەم چالاکیان و سەدان چالاکی دیکە کە لێرەدا دەرفەتی باسکردنیان كاميرا بوتيتو كاميرا وەچین ئەوەش وەڵام کەڵپەی باوەڕ گڕی کەرکووک ناڵەی پیری بادینانین پەنجەی زارۆڵی هەڵەبجە و کفنی ئاڵی شەهیدانین. بەڕێزان ئێستاش داماڵینی سەرجەم بەرپرسان لاپۆستەکانیان و دیاریکردنی سەرۆکی کۆنگرە لەلایەن بەڕێز سەرهەد عوسمان ئەندامی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە بەڕێوە دەچێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان. بەڕێزان، بەپێی ڕێکار و بنەماکانی کاری ڕێکخراوەیی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بڕیارماندا بە داماڵینی سەرجەم بەرپرسانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سەرجەم پۆستەکانیان و هەڵوەشاندنەوەی سەرجەم ئەنجامەکانی هەڵبژاردننی کۆنگرەی پێنجەم لە ئێستادا هەمویان لە یەک پلەدان و وەک ئەندامی کۆنگرە بەشدارن. و هەروەها بڕیارماندا بە دیاریکردنی بەڕێز دکتۆر بێستون حەمە ساڵح وەک سەرۆکی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان.
لێتان پرسیوی نێوەچین ئەوەش وەڵام دەنگی قورئان چەکی خەبات کێوی کۆڕێ و بالیسانین بەرگ و نانی هەژاران و خاک و خۆڵی کوردستانین. بەڕێزان پێکەوە گوێ لە وتەی بەڕێز کوردستان حەمەڕەشید بەرپرسی مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری دەگرین با بفەرمێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری، بەڕێزان ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری، بەڕێزان سەرجەم میوانانی خۆشەویست، بەڕێزان ئەندامانی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پیرۆز بێت هەنگاوی نوێتان لە بەستنی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و مانەوە بەردەوامیتان لە پەروەردە و پێشەنگیتان کە هەردەم دروشمی کۆنگرەکەتان بووە. بەڕێزان خۆمان بە خۆشحاڵ دەزانین لە مەکتەبی قوتابیان و لاوان کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان سەرکەوتوانە لە هەنگاوی نوێبوونەوە و لە هەنگاوی نێبوونەوەی خۆیدایە لە کات و ساتی دیاریکراوی خۆیدا کۆنگرەی خۆی بە میکانیزمێکی نوێوە توانی ببەستێت. بەڕێزان ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سێ سۆنگەوەی جیاوازەوە دەخەمە ڕوو بۆ بەڕێستان. سەرەتاش باسی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە دیدی دەرەوەی خۆمان و پاشان پێگەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ناو کۆمەڵی دادگەری و پاشانیش ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ئەندامانی نێوخۆی کۆمەڵی دادگەری. خاڵی یەکەم سەرەتا بۆ دەرەوەی خۆمان ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئێوەی بەڕێز کە ئەندامی ئەو ڕێکخراوەن لە ماوەی ڕابردوودا توانیتانە سەرکەوتوانە لە پێگە و شوێنی ئەو ڕێکخراوەدا دڵی ئەو ڕێکخراوەدا بمێننەوە و توانیتانە سەرکەوتانە پێگەی ئەم ڕێکخراوە لە دڵی تاک بە تاگی فێرخوازانی قوتابیانی هەرێمی کوردستاندا بکەنەوە. ئەگەر ئێستا ڕاپرسێک بکرێت لە نێو خوێندکاراندا ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە پێشەنگی ڕێکخراوە دیارەکانی هەرێمی کوردستاندا دەبێت. کەواتە ئێمە لە ماوەی ڕابردوودا بە ئیمکانیەتێکی کەمەوە توانیمانە پشتبەز بە و قووەت و ئەو مادە معنەوی کە هەمان پێکاتۆ لە ئێوەی ئەندامانی کارەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان توانیتانە سەرکەوتنێکی بەرچاو بەدەست بێنن. بەڕێزان پێم خۆشە هەمووتان دڵخۆش بن بەوەی کە ئێستا لەم پرۆسەیەدا لەم سەرکەوتنە گەورەی کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا وێڕایی ئەو هەموو ناڕەحەتیانی لە بوونی قەیرانی دارایی و قەیرانی تەندروستیش کە هەبوو لە نێو هەرێمی کوردستاندا توانیتانە سەربەرزانە پێگە و جێدەستی خۆتان دیار بێت لە ناو کۆمەڵی دادگەری کوردستاندا. خاڵی دووهەم دەربارەی پێگەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ناو کۆمەڵی دادگەریدا پێم خۆشە ئەوە بخەمە ڕوو کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ماوەی 4 ساڵی لە ماوەی ڕابردوودا مەڵبەندێکی دروستکەری پێگەیاندنی سەرکردە و کادێری نەوعی و نمونەیی بووە لە ناو کۆمەڵی دادگەریدا. خاڵی سێهەم پێگەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ناو حیزبدا بە جۆرێک بووە کە هەموو لایەک قەدەرگیر بوون لە پێزانینان هەبوو بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان و جێدەستی ئەم ڕێکخراوە دیار بووە لە ناو کۆمەڵی دادگەری کوردستاندا. لە کۆتاییشدا دەمەوێت بیرتان بخەمەوە کە ئەم ڕێکخراوە توانیوێتی بۆ ناوخۆی خۆی و بۆ ئەندامەکانی خۆی خزمەتێکی بەرچاو بکات. هەر ئێستا بەستنی ئەم کۆنگرەیە و ئەم گەرموگوڕەی کە بەدەم ئێوەوە هەبووە کە لەم زروفەدا بتوانین کۆنفرانسەکان بە جۆرێک تێپەڕین کە لە ماوەی 11 ڕۆژدا 16 کۆنفرانس ئەنجام بدرێت سەرکەوتوانە لە سەرجەم ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا. لە کۆتاییدا دووبارە سوپاس و پێزانینم هەیە بۆ بەردەوامی ئێوە و بۆ توانا و کارکردنتان بۆ گەرمگوڕیتان لە بەشداریتان لە کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. داواکارم لە خوای گەورە بەرەکەت و سەرکەوتن بخاتە ئەم کۆنگرەیە و ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە کۆنگرەیەکی سەرکەوتوو پڕ لە بڕیاری چاک و کاریگەر بێت. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. لێتان پرسیوی نێوەچین ئەوەش وەڵام تین و ئیسلام سایەی دەوڵەت سەدای چەوساوی جیهانین نەخشەی یەکگرتنی کورد و هەر 5 پارچەی کوردستانین. بەڕێزان پێکەوە گوێبیستی وتاری بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری دەبین. بەڕێزیان با بفەرمێت.
فرم الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله بخيراتني هبو لا يقدكم زور خوش حالم كال كونغري ششمي ريخراي قوتابياني كردستان دا بجدار دبم لخوای پروردگار داواکارم بەرەکەت و پیت و پێز بخاتە ئەم کۆنگرەی قوتابی خۆشەویستەکانمانەوە و تەوفیقیان بدا کە هەموو بڕگەکانی و هەموو کارەکانی کۆنگرە سەرکەوتوانە شەرعیانە ڕێک و پێک ئەنجام دەن و سەرنجام لە دەرەنجامی بەستنیە کۆنگرێدار ئەم ڕێکخراوەمان گەشەدارتر پێشکەوتوتر و فراوانتر و جێی باوەڕ و متمانەی زیاتری قوتابیان بێ لە هەرێمەکەماندا. بەڕێزان بێگومان هەر ڕێکخراوێکی سیاسی یا مەدەنی کە دروست دەبێ کۆمەڵێک ئامانج بۆ خۆی ڕەسم دەکا و هەوڵ دەدا کە بیان هێنێتە دی. لەو راپۆرتەی کە گوێبیستی بووین کە ژمارەیەک لە کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە خرانە ڕوو، پێم وایە کە ئەم ڕێکخراوە ئامانجی باشی تا ئێستا هێناونە دی لە بەهێزکردنی قوتابیان، کردنەوەی خول بەتایبەت بۆ قوتابیانی پۆلی شەشی ئامادەی، هەروەها کار ئاسانی بۆ قوتابیانی زانکۆ، هەروەها لە ڕووی فیکریەوە و لە ڕووی ڕەوشتی و ئاکاریەوە، لە ڕووی کاری خێرخوازیەوە، کاری فەرهەنگی. بەڕاستی ئەم ڕێکخراوە کۆمەڵێک کار و چالاکی چڕ و پڕ و جۆرا و جۆر و ئامانجداری بوون. خوای پەروەردگار لە هەموو لایەکان قبوڵکە. بەڕێزان، ئەوەی کە من دەمەوێت لەم بۆنەیەدا عەرزی ئێوەی بەڕێزی بکەم قوتابی خۆشەویستەکانمان و لە پشت ئەوانیشەوە هەر کەسێک کە گوێی لە قسەکانمان دەبێت، یەکەم ئەوەیە کە ئێمە ئەمڕۆ لە دنیایەکدا دەژین کە بە مانای کەلیمە کلتور و شارستانەتی مادیگەری ڕۆژئاوا بەسەریدا ساڵە. هەمووتان ئەگەر تەماشای تەلەڤیزیۆن وەگە تەماشای سۆشیال میدیا و کەناڵەکانی ڕاگەاندن بەگشتی بکەن، بۆتان دەردەکەوێ کە دەویسترێت جیهان هەمووی سەرگەرمی لایەنی مادی ژیان بێت، مرۆڤ سەرگەرمی تێرکردنی غەریزەکانی خۆی بێت، جێی بایەخی تەنیا لە پشتێن بەرەژێری بێ. ئەوەش لە ئەنجامی زاڵبوونی شارستانێتی ڕۆژئاوا بە قیادەی ئەمریکا و بە هاوکاری ئەوروپا و وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتیش، کە ئەوانیش میراتگیری شارستانەتە مادیەکانی ڕابردوون بە تایبەتی گریکەکان و ڕۆمانەکان و ئەوانی دیکە، کە بێگومان بەپێی ئەوە کە ئەو شارستانەتە مادی دەیەوێت ئەگەر دنیا وا بسوڕێ، مرۆڤ تەنیا لە خولگەی تێرکردنی غەریزەکانی خۆیدا دەخولێتەوە و تەنیا داخوازەکانی جەستەی دەبینێ و لە هەموو ژیان و دنیا تەنیا مادە دەبینێ، تەنیا جەستە دەبینێ، تەنیا غەریزەکان دەبینێ. بەڵام بێگومان لە ڕوانگەی حەقیقیەوە، لە ڕوانگەی بوونناسی ڕاستەقینەوە کە خوای پەروەردگار لە وەحی خۆیدا بۆی نمایان و بۆی پێشانی داوین، ژیان تەنیا لایەنی مادی نییە، مرۆڤ تەنیا جەستە نییە و ژیانیش تەنیا ژیانی دنیا نییە. بۆیە من یەکەمین خاڵ کە دەمەوێت بۆ قوتابیە خۆشەویست و بەڕێزەکانی خۆمانی باسکەم، لە پشت ئەوانیشەوە بۆ هەموو قوتابیانی هەرێمەکەمان و دەرەوەی هەرێمەکەشمان ئەوەیە کە وریابن نەکەونە ژێر کاریگەری شارستانێتی ڕۆژئاوا و ئەو بەها مادی و ئاژەڵیانەی کە دەوێت حاکمیان کا بەسەر مرۆڤایەتیدا.
تەماشا بکەن من نمونەیەکتان بۆ دێنمەوە بێگومان زانیاری علم بەهایەکی زۆر بەرزە لە ژیانی مرۆڤدا وەخوای پەروەردگار کاتێک بە فریشتەکان دەفەرمێ کڕنووشی ڕێزگرتن بۆ ئادەم ببن و فریشتەکان دەپرسن لە حیکمەتی ئەوە کە بۆچی مرۆڤ بۆچی ئادەم بابی مرۆڤان کراوە بە جێنشین لە سەر زەوی لە حاڵێکدا کە فریشتەکان هەمیشە سەرگەرمی بە پاکگرتنی خوا و سەرگەرمی بەندایەتین بۆ خوا بەڵام ئەو ئادەمە ئەو مرۆڤە دەگونجێ کە تێکدان بکە لە زەویدا خوێن بڕێژێ خراپە بکە خوا سبحانه وتعالى حکمەتی بە خەلیفە و جێنشین دانانی ئادەم لەوەدا بەرجەستە دەکا کە دەفەرمێ وعلم آدم الأسماء كلها ثم عرضهم على الملائكة فقال أنبئوني بأسماء هؤلاء إن كنتم صادقين فهمنا وكان فيري آدم کرد دوایی ڕای نواندن بۆ سەر فریشتەکان فەرمووی ناوی ئەوانم پێ بڵێن ئەگەر ڕاست دەکەن ئێوە شایستەترن کەواتە براو خوشکەکان خوای پەروەردگار هەبوونی زانستێک لە لای ئادەم کە فریشتەکان ئەو زانستیان نییە ئەویش بریتێ لە توانایە کە ناو لە شتەکان بنێت داهێنان بکە مامەڵە بکە لەگەڵ شتەکانی سەرزەویدا فریشتەکان خوا و توانای پێ نەداون چونکە ژیانی ئەوان لەسەر زەوی نییە ئەو ئیمتیازە خوای پەروەردگار دەیکا بە بەڵگە و پاساوی ئەوە کە فریشتەکان دەبێ ڕێز لە ئادەم بگرن بەڵام ئێستا ئەو زانستە چی لێ هاتووە تەماشا بکەن مرۆڤ ئێستا لە ڕووی زانستی ئەزمونگەریەوە زۆر بەرەو پێشەوە چووە ئەو زانستی کە بە عەقڵ و پێنجەسەکان وەدەست دێ بەڵام ئەو زانستە لە چی ئێستا مرۆڤ بەهۆی زانستێکەوە کە ئیمانی لەگەڵدانیە بەهۆی زانستێکەوە کە هیدایەتی خوای لەگەڵدانیە بەدەست بەرهەمی ئەو زانستەوە مرۆڤ گرفتار بووە ئەوەندە شەکی کۆکوژی دروست کردووە ئەوەندە شەکی قەڵاسۆکردنی مرۆڤەکانی دروست کردووە نازانێت چی لێ بکە ئێستا مەترسیەوە ئەو شەکی نێوچی و هەموو ئەو جۆرە شەکانی کە دروست کراون هەموو بۆ یەکدی پێ بترسێنن کە تا ئێستا تەنیا دوو قومبەلەیان لە هێرۆشیما و نازازاکی بەکار هاتووە بە شێوەی ڕسمی و ڕاستەوخۆ ئەوی دیکە هەمووی هەڵگیراوە مەترسی ئەویان هەیە ڕۆژێک بێ لە ئەنجامی کارلێکی کیمیایی ئەو شەکانە تەقنە وەکو لە شارێکی چینەوە ڕوویدا تەماشا بکەن زانست کە شتێکی زۆر گرنگە زۆر گەورەیە بەڵام ئیمان و هیدایەتی لەگەڵدا نەبێ شتێکت بۆ بەرهەم دێنێ کە بەشەریەت قڕ دەکا قەڵاسۆ دەکا بنبڕی دەکا شارەزایانی بواری چەک و تەقەمەنی دەڵێن مرۆڤ ئەوەندە شەکی نێوچی و گەردیلەیی هەیە کە بای ئەوە دەکات نەک هەموو مرۆڤایەتی پێ قڕکا بەڵکو پێنج هێندەی دیکەش خەڵک لەسەر زەوی بێ پێی قڕکا پێی بنە بڕکا ئەوە بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێ عەزیزانم کارزان مەحموودم گەشتێکی نوێی هەواڵەکانی کاتژمێریان زەتان پێشکەش دەکەم سەرەتاش دەچینە لای کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و گوێ لە وتەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی دادگەری دەگرین سەرۆکی خۆیدا ئێستا لە ئەمریکا و لە وڵاتانی ڕۆژئاوا لە سەتایەکی خەڵک خاوەنی لە ١٩٩ وارداتی وڵاتەکەیە لە ١٩ خاوەنی لە ١ ڕۆژ بە ڕۆژ ئەو ڕێژەیەش ڕێژەی دەوڵەمەندە بەهرەمەندەکان لەسەر حیسابی فەقیر و هەژارە زەرمەندەکان زیاد دەبێت ئەوە لە ئەنجامی ئەوەدا کە سیستەمێک بەسەر دنیادا حاکمە حیسابی خوای بۆ نەکراوە حیسابی قیامەتی بۆ نەکراوە حیسابی وحی خوای بۆ نەکراوە لە ڕوانگەی ئیمان و ئیسلام و تەماشای مرۆڤ و ژیان ناکرێت هەندێک لە وڵاتان بە ملیۆنان تەن ئازوخە و گەنم و دەخڵ دەخەنە دەریاوە نایخەنە بازاڕ بۆی نرخەکەی دانەبەزێت خەڵکیش بۆ خۆتان دەبینن بە ملیۆنان لە برسان دەبرێ
لە ئەنجامی ئەوەدا کە ئێمە لە دنیایەکدا دەژین کە مادیەکان و فەلسفەی مادی بەسەر دنیادا زاڵە کەواتە دەبێت لە خۆمان وریابین هەڵ نەخەڵەتین بەوەی کە ڕۆژ ئاوا پێشکەوتووە پێشکەوتۆ لە ڕووی مادیەوە پێشکەوتۆ لە ڕووی ئیداریەوە پێشکەوتۆ لە ڕووی ڕێخستنی ژیانی مادیەوە بەڵام لە ڕووی ئینسانی و لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی معنەویەوە زۆر دواکەوتون و هەندێک قیەم و بەهاشیان هەیە کە لە سنووری جۆغرافی خۆیاندا بەکاری دێنن کە دێنە دەرەوەی ئەو سنوور و جۆغرافیایە ئەو قیەم و بەهایانیان هەموو لەبیر دەچێت تەماشا بکەن ئەمریکا چۆن قەڵز بوو بەوە کە دکتۆر محەممەد مرسی هەزار ڕەحمەتی خوای لێبێ لەوێ خەڵک هەڵی بژارد لە مێژووی میسری هاوشەرخدا یەکەمین سەرۆک کۆمار بوو خەڵک هەڵی بژێرێ نان هێش ساڵێک حکمڕانی بکە هەندێک لە دەوڵەتانی کەندا و کە کرێگرتەی خۆیانن تیان بەردان و خۆیان ڕاستەوخۆ کودەتایان بەسەردا کرد ئەگەرنا سیسی بەبێ دەست لە پشتانی ئەمریکا دەیتوانی کودەتا بکە بەسەر ئیرادەی 1970 خەڵکی میسردا بەتەکید نەخێر خاڵێکی دی کە دەمەوێت لەم بۆنەیەدا سەرنجی هەموو لاگەکانی بۆ ڕاکێشم ئەوەیە کە ئێوەی قوتابی و گەنجولاوان بەگشتی پێویستە کار لەسەر بەهێزکردنی دووشت بکەن لە خۆتاندا یەکەم عەقڵتان دووهەم دڵتان مەحوی شاعیر ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ سەر کە هۆشێکی نەبێ زڕکە تاڵم بۆ چییە دڵ کە جۆشێکی نەبێ شوشەی بە تاڵم بۆ چییە ئینسان بە عەقڵ ئینسانە و بە دڵ ئینسانە عەقڵەکە کە شەقی بیرکردنەوە و داهێنان و گەشە پێدانی ژیانە دڵەکەش کە شەقی بڕیاردان و ویستن و نەویستنە تەماشا بکەن هەموو ئەوانەی کە ویستویانە حکمڕانی ناحەق بەسەر میلەتاندا بشەسپێنن کاریان کردووە لەسەر خاڵە بێهێزەکانی مرۆڤ لەسەر چی؟ لەسەرەوە کە بە زەبر و زۆر خەڵک خەنە ژێر هەیمەنە و هەژمونی خۆیانەوە و لە ڕووی ئابووریەوە خەڵک بچەوسێنەوە و لە ڕووی ڕاگەیاندنەوە خەڵک چاواشە بکەن کە ئەو سێیە فرعون و قاڕون و هامان ئەو سێ کوچکەیە وەکو دکتۆر عەلی شەریعەتی دەڵێ بەرجەستەکەری زێر و زۆر و تەزویرن خەڵک ئەگەر لە خۆی وریان نەبێ ئەگەر عەقڵێکی هۆشیار و دڵێکی بێداری نەبێ کە عەقڵ بە زانیاری ڕاست هۆشیار دەبێت دڵ بە ئیمان و تەقوا بێدار دەبێت ئەگەر خەڵک خاوەنی عەقڵێکی هۆشیار و دڵێکی بێدار نەبێ لەو سێ خاڵە بێهێزەیەوە زەفەری پێدەبردرێ بە زۆر دەترسێندرێ لە ڕووی ئابووریەوە زاری شەور دەکرێ و لە ڕووی ڕاگەیاندنی چاواشەکارانەوە کڵاوی لەسەر دەندرێ و هەڵدەخەڵەتێندرێ تەماشای هەموو ئەو دەوڵەتانە بکەن کە دەیانی حکمڕانی ناحەق بکەن خەفتانی ئەو سێ هۆکارە دەخۆن خەم لەو سێ دەخۆن حەقیان نێداخوا دادگەری چەسپاوە نەچەسپاوە خەڵک مافی هەیە نییە نا گرنگەوێ ئەو زۆر و دەسەڵاتی هەبێ خەڵکی پێ بترسێنەوە داپڵۆسێ ئابووری بەدەستەوە بێ کە خەڵک ناچار کە بڵێ لەگەڵم بە ئەگەر نانت پێ نادەم دەبێ ئیرادەکەی بکڕێ ئەمجا پارونانێکی حرامی پێدەدا و خەڵک چاواشە بکە بە ڕاگەیاندنی چاواشەکارانە کە بە پارەی دەزراوی میلەت ئەو هەموو کەناڵانە کە دادەندرێن بۆ دارنینی خەڵک لە ئیمان و ئەخلاق بۆیە وریابن عەقڵی خۆتان بەهێزکەن و دڵی خۆشتان بەهێزکەن عەقڵتان با هۆشیارتر بێ بە زانیاری بە بیرکردنەوەی ڕاست و دروست و بە دڵیشتان بێدارتر بێ بەهۆی ئیمان و تەقوا و بۆ خواسڵحان زۆر کەس عەقڵەکەی هۆشیارە بەڵام کە دڵەکەی بێدار نەبوو عەقڵە هۆشیارەکەی دەکەوێتە ژێر کاریگەری غەریزەکانیەوە دەکەوێتە ژێر کاریگەری هەوا و نەفسیەوە بۆ وێنە کابرایەکی مەیخۆرەوە دەزانێ شەرابخۆری زیانی پێدەگەێنێ لە ڕووی تەندروستیەوە هەر نەبێ عەقڵی لادەبا دوایی کۆمەڵێک دەرهاویشتەی خراپی هەیە بەڵام دەڵێ بۆ دەیخۆیەوە دەڵێ بەدەست خۆمنێ ڕاهاتوو کابرای گەرە چێش بۆ وێنە هەروە هەر کەسێک کە گوناح و تاوانەکان دەکا بە پێی عەقڵ و مەنتیق و عیلم نابێ بیان کا بەڵام عەقڵەکەی هۆشیارە دەزانێ بەس دڵەکەی بێدار نییە دڵ بە ئیمان و بە تەقوا بێدار دەبێت
سەرنجی سێمم بۆتان براو خوشکە قوتابیەکان ئەوەیە کە هەتا بۆتان دەکرێت بەڕەحم بن بە بەزەیی بن بە پەرۆش بن لەگەڵ دەروبەرتاندا چ لە چوارچێوەی ماڵ و خێزانتاندا لەگەڵ باب و دایکتان برا و خوشکتان خزمتان و چ لە چوارچێوەی گەڕەک و شار و ناوچەکانتاندا لەگەڵ خەڵکدا و چ لەگەڵ هاوپیشەکانتاندا قوتابیەکان لەگەڵ خەڵک بەڕەحم بن بە عەتف بن بە سۆز بن پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام لەگەڵ هەموو کەسا بە بەزەیی بوون لەگەڵ هەموو کەسا بە پەرۆش بوون بە تەنگ هەموو کەسەوە بوون خەڵک ڕەفز مەکەن لەبەرەوەی هەڵەیەکی هەیە هەڵەیەکی فیکری هەیە هەڵەیەکی سلوکی هەیە یاخود ئینتیمایەکی سیاسی بە جۆرێکە کەس لە ڕێوە ڕەفز مەکەن تەماعتان لە هەموو کەسدا هەبێ و ئێوە هەوڵدەن بارانی ڕەحمەت بن بۆ هەموو لایەک هەوڵدەن بەزەی و پەرۆشەکەتان خەڵک و دەوروبەرتان بگرێتەوە خوای پەروەردگار پێناسەی دواکتێبی خۆی بۆ ئێمە دەکات دەفەرمێ إن هو إلا ذكر للعالمين قرآن بیرخەرەوەیە شەرەف و ناوبانگە بۆ هەموو جیهانیان و پێناسەی پێغەمبەریشەکە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين تۆمان نەناردوو مەگەر بەزەیی بی بۆ هەموو جیهانیان با ئێمەش وەکو کتێبەکەی خۆمان کە قورئانە ببین و وەکو پێغەمبەرەکەی خۆمان بیچاو لە پێغەمبەری خۆمان بکەین سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ خەڵکدا بە عەتف و سۆز بن لێبوردە بن بە سەماحەت بن ڕەوش جوان بن ئێمە دەبێ بە ئیسلام لە خۆماندا بەرجەستە بکەین ئێمە ئەگەر لە خۆدا بەرجەستەکەری ئیمان و ئیسلام و بەها بەرزەکان من زۆر پێویستیمان بە وتاردان نییە خەڵک کە تەماشای تۆی کرد با ڕەحم بەزەی تێدا ببینێ با دادگەری و ئینسافت تێدا ببینێ با ئەخلاق و ڕەوشتت تێدا بەرجەستە بێ با دنیا بە کەمگرتنت تێدا ببینێ با لێبوردن و سەماحەتت تێدا ببینێ ئەو کاتە زۆر پێویستیت بە وتاردان ناکە پێغەمبەری خاتەم صلی الله علیه و آله و سلم بەچی خەڵکی خۆتە ژێر کاریگەری خۆی نەگەوە زۆر وتاری بۆ دابن نا بەڵام هیچی نەفەرمووە کە جێبەجێی نەکردبێ و پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام هەرچی بەهای بەرزە لە خۆیدا بەرجەستەی کردووە وەکو خوای پەروەردگار دەفەرمێوە ئینەکە لەعەلا خولوق عەظیم بەڕاستی تۆ لەسەر ڕەوشتێکی مەزنی ئێمەش دەبێ وەکو پێغەمبەری خۆمان بین عەلەیهی سەڵات وسەلام و بەبێ جیاوازی لەگەڵ هەموو کەسدا بە شاکە مامەڵە بکەین با تەماشا بکەین یوسف عەلەیهی سەڵات وسەلام کە گەنجێکە و پێغەمبەرێکی خوایە لە میسر بوختانی پێ دەکرێ دوایی بە زوڵم زیندانی دەکرێ بەڵام دوای ئەوەی کە پاشای میسر خەونێک دەبینێ یوسف لەبەر ڕۆشنایی تعبیرکردنی خەونەکەی پاشادا نەخشەیەکی ئابووری 15 ساڵی دادەنێ بۆ خەڵکی میسر کە جگە لە خۆی مسڵمانێکی تێدانە لە میسردا جگە لە خۆی ئیماندارێکی تێدا نییە تەنانەت دوو هاوڵەکەشی کە زۆر لێ نزیک بوون دەڵێ یا صاحبەی السجن ئەئەرباب متفەرقون خەیڕ ئەم الله الواحد القەهار دوو هاوڵەکەشی هاوبەش بۆ خوادانەر بوون بەڵام یوسف عەلەیهی سەڵات وسەلام ئەوە کە لە نێو ژینگەیەکدا دەژێت لێ کۆمەڵگایەکدا کە جگە لە خۆی بڕوادارێکی تێدا نییە وەلەو کۆمەڵگایەدا زوڵمی گەورەی لێ کراوە بە کۆیلە کراوە زیندانی کراوە بوختانی پێکراوە هەموو ئەوانە نابن ڕێگری کە نەخشەیەکی ئابووریان بۆ دابرێ بۆی لەو گرانی و قات و قڕی کە ڕوبەڕوویان دەبێتەوە دەربازیان بێت و خزمەت بە هەموو لایەکیان دەکات ئێمە دەبێ ئاوا بین هەوڵ دەین خەڵکەکان بەندەکانی خوا بەڵکو دروستکراوەکانی خوا لە ئێمەوە بەهرەمەند بن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێک باسی کابرایەکی کرد کە زۆری تینوو بووە دابەزیوەتە بیرێک ئاوی خواردۆتەوە دوایی هاتۆتەوە سەر سەگێکی بینیوە زمانی لە زەوی خشاندووە لە تینوان ئەویش گوتوێتی وەڵای من چەندم تینوو دیارە و سەگا ژەوەندەی تینوو بووە دابەزیوەتەوە بیرەکە لە گۆرەکەیدا لە پێڵاوەکەیدا ئاوی بۆ هەڵێنجاو بۆ هێنا و ئاوەکەی پێداوە خوای پەروەردگار بەوە لێی خۆش بووە لە صحیح بوخاری مسلم داهاتوە هاوڵان لیان پرسی یا رسول الله ئەئین لەنا فی البەهائم ئەجڕا ئایا ئێمە لە ئاژەڵ و بەستە زمان و حیواناتیش ئەگەر چاکیان لەگەڵ بکەین پاداشمان هەیە فەرمووی ئین فی کولی ذاتی کەبد ڕەطیبەت ئەجڕ بەڵێ هەر ژیاندارێک سوودی پێ بگەێنی تۆ پاداشتت هەیە هەر ژیاندارێک چه جای مرۆڤ بۆیە وا دەڵێم عەقڵ و دڵی خۆتان فراوان کەن براو خوشکە قوتابیەکان بە جیاوازی ئیدۆلۆژیەکان بە جیاوازی ئینتیما سیاسی و حیزبیەکان بە جیاوازی ژینگەکان
دەبێ ئێمە هەوڵ دەین سوودبەخش بین بۆ خەڵک خەیر و ناسی من ينفع الناس باشترینی خەڵک ئەوانە کە بۆ خەڵک سوودبەخشتر بن کۆتا قسەشم ئەوەیە بۆتان کە ئێمە هەمووتان دەزانن کە لە بارودۆخێکدا دەژین بە تایبەت لە هەرێمی کوردستاندا کە پڕە لە تەنگژەی سیاسی ئەمنی ئابووری کۆمەڵایەتی ئەخلاقی خۆتانەوە دەبینن ئێمە دەبێت خۆمان بە بەرپرسیار بزانین بەرامبەر بە کۆمەلگای خۆمان ئێمە بە تەکید بەرپرسیارین ئەوەی کە ڕابردووە ئێمە لێ بەرپرسیارین چکە ئێمە حکمڕان نەبووین دەسەڵاتدار نەبووین هەرچەند زۆر جار بە درۆ دەلەسە هەندێشت پاڵ دەدرێتە لای ئێمە کە ئێمە لێی بەرین بەڵام ئێمە بۆ ئێستا و بۆ داهاتوو بەرپرسیارین بەرپرسیار نین لە تێکدانی ئەم وڵاتە بەڵام بەرپرسیاری لە چاکردنەوەی بەرپرسیار نین لەوە کە بەو شێوەی لێ هاتووە کە خەڵکەکە هەمووی بێزارە گەنجەکانمان هەموو ڕۆیشتن بەر و ڕۆژئاوا کە لەوێش وەنیە لەوێش خەڵک مرتاح و ئاسوودە بێ لەوێش خەڵک ژیانێکی کولەمەرجی دەژێت لەوێش خەڵک هەڕاکە ڕاشێتی تا لوقمەیەک پەیدا دەکات ئەویش ئەگە بۆی هەڵسوڕ لوقمەیەکی حەڵاڵ بێ لەوێش زۆریان ماڵ و منداڵیان لە مەعرەزی خەتەردایە کە بتوێنەوە لەوێدا بەڵام خەڵک لێرە سەری خۆی هەڵدەگرێت دەچێت بۆ ئەوێ بۆی ئێمە بەرپرسیاری بەرامبەر بە کۆمەڵگای خۆمان بەرپرسیارەتی ئێمە وەکو ئەهلی ئیمان و ئەهلی ئیسلام بە پلەی یەکەم ئەوەیە کە لە ڕووی ئیمانی و ڕوحیەوە خەڵک بەهێزکەین ئەو خەڵکانەی کە دەچن بۆ دەرێ کە ئێستا لێشاوی گەنجان زۆر بەڕێوەیە دوێنێ شەو راپۆرتێکی پێشکەش کرد کە ساڵانە چەند هەزار کەس ڕێی چوونە دەردەگرێتە بەر و تاوان هەندێکیشی لە ڕێ دەفەوتێ زۆری لەبەر ئەوەیە کە بەهامادیەکانی ڕۆژئاوا بەسەر دنیادا زاڵ بوون کابرا تەماشا دەکا دراوسەیەکەی بە پارەی حەرام بە پارەی فرۆشتنی ئیرادەی خۆی سیارەی هەیە کۆشتی هەیە ئیمکانیاتی هەیە چی هەیە ئەویش لەبەرەوە کە ئامادە نەبووە خۆی هەرزان فرۆشکا هیچی نییە وەزعی خۆی کە بەراورد دەکات زۆر خۆی پێمەقدورە نازانێت کە بە پێشەوانەوە دەبێت خۆت زۆر پێدەوڵەمەند بێ ئەتۆ زۆر دەوڵەمەندی چونکە مرۆڤایەتی خۆتت لەدەست نەداوە ئیرادەی خۆتت لەدەست نەداوە ئەتۆ زۆر دەوڵەمەندی لەبەرەوە کە تۆ قیەم و ئەخلاقەکەی خۆتت پاراستووە ئەو زۆر هەژارە و نەدارە بەڵێ پارەی حرامی هەیە بەڵام لە بەرامبەر پارە حرامەکەدا زۆر شتی خۆی لەدەستداوە وەڵای من هەندێک ئەندامانی هەندێک حیزب دەبینم زۆر بەزەیم بە مرۆڤایەتی مرۆڤ دادێتەوە حیزبێک لەسەری ڕایەکی قسە دەکا هەمووی لە خوارە دەنگ دەداتەوە دەڵێ ئەشکەوتە مرۆڤ نەماون ئەوانە مرۆڤ دەبێت مرۆخاوەنی ڕەو بۆچوونی خۆی بێت چۆن دەبێت یەکی قسەی کرد هەمووی بڵێ بەڵێ یا بڵێ نەخێر هەموو بڵێ نەخێر ئەوە معنا مرۆڤ نەماوە چۆتە سەر مەزەبی ئاژەڵ جا ئێمە ئەرکی هەرە گەورەمانەوەیە لەم قۆناغەدا ئێمە هەوڵ دەین مرۆڤایەتی بۆ مرۆڤەکان بژێڕینەوە بەهۆی ئیمانەوە بەهۆی خواناسیەوە دڵنیابن بەبێ خواناسین ئینسان خۆی ناناسێ نەسوا الله فەئەنساهم ئەنفوسەهم ئەوانە خۆیان لەبیر چۆ خوا خۆی لەبیر بردنەوە ئینسان کە لەگەڵ لە خوا پشڕا نازانێت چییە نازانێت چییە خۆی لێون دەبێت ئینسان بە خواناسینەوە قەدر و حورمەتی خۆی دەناسێ هەر بۆیە فیرعەون و قاڕون و نەمرودەکان بە درێژایی مێژوو زۆر کاریان لەسەرەوە کردووە خەڵک لە دین خاڵی بکەنەوە لە ئیمان خاڵی بکەنەوە لە خواناسی خاڵی بکەنەوە ئینسان کە خواناس نەما ئینسان ئەگەر پەیوەندی بە خواوە نەما خۆی لە بسووک دەبێتەوە خۆی لا بێنرخ دەبێت بە نرخێکی هەرزانیش خۆی بفرۆشێ پێی زۆرە بەڵام ئەگەر ئینسان خواناس بوو ئەگەر خوا پەرست بوو قدر و حرمەت و قیمەتی خۆی دەزانێت و دەزانێت ژیانی دنیا شوێنی تاقیکردنەوەیە شوێنی ئەوە نییە کە هەموو ئاوات و ئامانجە دنیا مادیەکانی تێدا بێنێتە دی هەتا کۆگەر هەندێک لە ئامانجە مادیەکانی بۆ نەهاتنەدی سەری خۆی هەڵبگرێ پێی وابێ لە ڕۆژئاوا لەوێ هەڵڕژاوە لەوێش هەڵنەڕژاوە ئەوێشمان بینیوە و خەڵک لەوێش هەیە وانییە کە خەڵکێک بۆی وێ ناکراوە هەر کەسێک شوێ لە هەموو خەمێک دەڕەخسێت بەو شێوەیە نییە بەڵکو ڕەنگە لە دوو خەبان بڕەخسێ بەڵام دە خەمی دیکەی توش دەبێت بۆیە من ئامۆژگاری هەموو لایەکتان دەکەم وەکو برای دڵسۆستان هەتا بۆتان دەکرێت خۆتان زیاتر دروستکەن لە ڕووی ئیمان و تەقوا و موسڵمانەتی و تێگەیشتن و پێگەیشتنەوە و هەوڵدەن دەوروبەریشتان تێبگەێن و پێبگەێنن لە ڕووی ئیمانی و ڕوحی معنەویەوە بە
ئەو زاڵبوونی بەهامادیانە بەسەر کۆمەلگاکەماندا هەوڵ دەین کەمی کەینەوە بەو شێوە نەمێنێ کە مرۆڤ تەنیا حیسابی گیرفان و گەدەی بکات مرۆڤ بە عەقڵ و دڵەوە مرۆڤە ئەگەر نا بە گەدە و گیرفان و داوێن ئەوە خاڵی هاوبەش لەگەڵ ئاژەڵەکاندا مرۆڤ بە عەقڵ و دڵێکەوە کە پڕ لە ئیمان و خواناسی و معریفەت الله مرۆڤ بەوە مرۆڤە و قیمەتی مرۆڤیش بەوەیە. خوا یارمەتیتاندا کە کۆنگرەکەتان سەرکەوتوانە جێبەجێکەن و ئامانجەکانی پێبپێکن. دیارە پێمان خۆش زیاتر لە خزمەتتان دابین بەڵام ئێمە دوای وتارەکەم مۆڵەتان لێ دەخوازین لە بەرۆ هێندێک بەرنامە بڕگەی دیکەشمان بەدەستون لەم سەردانەماندا ئەگەرنا ئامانجی هاتنەکەم لە ڕاستیدا بەشداری بوو لەم کۆنگرێدا. لێرەدا کۆتایی بەخشەکانم دێنم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. جا خۆت سێ چوار دانەیە. وەڵا بەرەزانەوەی کە بینیتان هوتاری بەڕێز مامۆستا عەلی باپی سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان بوو لە کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەڵەبجە ئاماژەی بە کۆمەڵێک خاڵی زۆر گرنگ کرد تیایدا بۆ قوتابیان. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هێڵی سووری بۆ حزبەکان دیاری کردووە. ڕۆژنامەی سەباحی فەرمی عێراق بڵاوی کردەوە کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق پارەدارکردنی دەرەکی حزبەکان بە هێڵی سوور دادەنێت و بە پێی یاسا مامەڵە لەگەڵ حزبانە دەکات کە لە دەرەوە پارە وەردەگرن. هایمان تەحسین بەڕێوەبەری گەشتی فەرمانگەی حزب و قەوارە سیاسەکان لە کۆمیسیۆن بە ڕۆژنامەکەی ڕاگەاندووە بەردەوامن لە چاودێریکردنی پارەدارکردنی حزبەکان لە ناوخۆ لە ڕێگەی ژمێرەی کۆتایی ساڵانە و ناردنی بۆ چاودێری دارایی. وتیشی پارەدارکردنی ناوخۆی پشت بە ئابوونی ئەندامانی حزبەکان دەبەستێت لەگەڵ ئەو یارمەتیە دارایی کە لە بودجەدا بۆیان دیاریکراوە. لابارەی پارەدارکردنی دەرەکی حزبەکانی شەو بەرپرسەکەی کۆمیسیۆن جەختی کردەوە و جۆرە پارەدارکردنە بە پێی مادەی 3 لە یاسای حزبەکان ڕێکخراوە و دەبێت حزبەکان داوای فەرمی پێشکەش بکەن بەڵام تا ئێستا هیچ حزبێک داوای لەو شێوەی نەکردووە. بڕیارە دەی تشرینی یەکەمی ئەمساڵ هەڵبژاردننی پێشوەختی عێراق بە بەشداری 24 ئەوپەیمانەتی و نزیکەی 250 حزب بەڕێوە بچێت. لە دوای ساڵی 2023 شەوە ئەمە یەکەم هەڵبژاردننی پێشوەختەیە و یەکەم جاریشە سەرۆکوەزیران بەشداری کێبەرکێکە نەکات. ئەحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق ڕایگەاند کە ئامادەن کێشەڵپەسێدراوەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکەن. وەزارەتی نەوتی عێراق لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بۆ کرد کە ئەمڕۆ یەکشەممە ئەحسان عەبدولجەبار پێشوازی کەمال حەمید ئەتروشی لە وەزیری سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان کردووە. باپی ڕاگەیەندراوەکە لە دیدارەکەدا ئەردوڵا جەختیان کردوتەوە لەسەرەوەی کە گرنگە شەفافیەتی زیاتر لە بەڕێوەبردننی سامانی نەوت لە عێراق هەبێت.
ئاماژە بۆ دراوەکە لە دیدارەکەدا ئیحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق ڕایگەیاندووە کە ئامادەن کێشەڵ پەسەردراوەکان لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکەن. لە ڕاگەیاندراوەکەدا باس لەوە کراوە کە لای خۆیەوە کەمال حەمید ئەتروشی وەزیری سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان لە دیدارەکەدا ڕایگەیاندووە کە ئومێد دەکەن هاریکاری هاوبەشەکانیان لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق پتەوتر بێت بۆەوەی کە ببێتە ماییکردنەوەی ئاسووی نوێ لە پەیوەندیە دووخۆڵیەکانی نێوان هەردوولا. ڕاشی گەیاندووە کە لە دیدارەکەدا ئیحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق ئەوەی بە دیکردووە کە ئامادەیەکی باش هەیە بۆ چارەسەرکردنی کێشاڵپەسێدراوەکانی نێوان ناوەند و هەرێمی کوردستان وەروەها خەرجیکردنی ڕێکەوتنە نوێیەکان کە تایبەتن باریکاری بۆ پێشخستنی پیشەسازی نەوت و غاز لە عێراقدا. وەزارەتی تەندروستی عێراق گەیشتنی 2 ملیۆن پێکوتەی دیکەی کۆڕۆنای ڕاگەاند. وەزارەتی تەندروستی و ژینگی عێراق ڕایگەیاند گەورەترین کاروانی پێکوتەی کۆڕۆنا لە جۆرەکانی فایزەر و سینۆفارم کە ژمارەیان 2 ملیۆن ژەمی پێکوتەیە گەیشتوتە عێراق. لە ڕاگەیەندراوێکدا وەزارەتی تەندروستی و ژینگی عێراق ئاماژەی بۆدا ڕۆژی ڕابردوو کاروانێکی دیکەی پێکوتەی کۆڕۆنا لە جۆرەکانی فایزەر و سینۆفارم گەیشتوتە عێراق و بەسەر تەواوی بنکە و فەرمانگە تەندروستیەکانی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان دابەش دەکرێت. ڕۆژی شەمەی ڕابردوو 2,102,550 کەس لە عێراق ژەمی یەکەم و دووەمی پێکوتەی کۆڕۆنایان وەرگرتووە. باپی ئەو ئامارانەی ببورن وڵاتی سعودیا بەرپرسێکی دیبلۆماسی بزوتنەوەی حەماس وادایان هاوڵاتی دیکەی فەڵەستینی و ئوردونی سزا دەدات. دادگای تاوانەکانی سعودیا سزای زیندانیکردنی بەسەر محەممەد خوزری نوێنەری بزوتنەوەی حەماس لە وڵاتەکەی سەپاند دوایەوەی کە 2 ساڵەمەوبەر و بابێ هیچ پاساوێک دەست بەسەری کردبوو. لەمبارەی عەبدولمەجید حوزری برای بەرپرسەکەی حەماس ڕایگەیاند کە دادگا سزای 15 ساڵ زیندانی بەسەر براکەیدا سەپاندووە و بڕیارە نیوەی ماوەی سزاکەی لە زینداندا بباتە سەر. ئەوەشی ئاشکرا کردووە دادگا سزای 3 ساڵ زیندانی بەسەر هانی کوڕی محەممەد خوزریدا سەپاندووە. سەرۆکی لیژنەی بەندکراوانی ئوردونی سعودیا خدر مەشایخ ئاماژەی بۆ داوە کە لە هەمان دۆسێدا دادگایکردنی 69 کەسی ئوردونی فەڵەستینی دیکە بەڕێوەچووە و دادگا سزای لە 3 ساڵەوە تاوەکو 22 ساڵی سەپاندووە بەسەر ئەو 69 کەسە و چەند کەسێکیش ئازادکراون. هێزە ئەمنیەکانی سعودیا ڕۆژی 4 نیسانی ساڵی 2019 محەممەد خوزری لە شاری جەدەی سعودیا دەستگیر کردبوو. باپی ئەوەمارانەی کە لە بەردەستی ڕێکخراوەکانی گەنجاندایە لە ساڵێکدا نزیکەی 6,000 گەنج بە مەبەستی گەیشتنە ئەوروپای کوردستانیان جێهێشتووە. شاکرەکەی سلێمانیش بووەتە مۆتەکە بۆ زۆرێک لە دایکان و باوکان چونکە لێوێەوە ڕۆڵەکانیان بەرەو هەندەران دەڕۆن. ئەو گەنجانی کە کۆز دەکەن دەڵێن شانسی خۆمان تاقی دەکەینەوە یا دەردەچین یاخود دەریای ئیجا کۆ تا وێزگەی ژیانمان دەبێت. ڕۆژانە بەدەیان گەنج بەرەو هەندەران کۆچ دەکەن و بەپێی ئاماری ڕێکخراوەکانی بواری کۆچ و کۆچبەران تا دێت کۆچی نایاسایی ڕوولاڵکشانە. بەپێی ئامارەکان لە ساڵی 2020 نزیکەی 6,000 گەنج بە مەبەستی گەیشتن بە ئەوروپا کوردستانیان بەجێهێشتووە. زۆر بەشیان ئەو کەسانن کە پرۆسی ئەوسەرگینیان پێک نەهێناوە. هەر بەپێ ئەو داتانی کە ئێمە لە بەردەستمانەیە لە ساڵی ڕابردوو ئەگەر بە داقیقی پێتان بڵین لە یەکێکی 2020ەوە تاوەکو ئەمڕۆکە حوتی هەشتی 2021 لە ماوەی ئەم ساڵ و نیوەدا 59,970 کەس هەفتا گەنج وڵاتی بەجێهێڵاواتە خۆی نزیکە کاتۆ لە 6,000 گەنج بەداخەوە و هەر لە دقیقی بۆ ماوەی ئەم ساڵیش لە یەکی 2021ەوە تاوەکو ئەمڕۆکە حوتی هەشتی 2021 27,930 کەس 939 کەس گەنجی هەرێمی کوردستان وڵاتەکەی خۆی بەجێهێڵاوە. شەکرەکەی سلێمانیە بۆتە مۆتەکە بۆ زۆرێک لە دایکان و باوکان چونکە زۆربەی ئەوانەی کۆچ دەکەن ئێرە وێزگەی یەکەمی کۆچەکەیانە بۆ تورکیا و لەوێشەوە بۆ یۆنان و ئیتالیا. ئەمە ئەو پاسەیە کە ڕۆژانە بەدەیان گەنج لە ڕێگەیەوە سەفەر دەکەن بەرەو تورکیا لەوێشەوە بەرەو هەندەران. تاو کاتەی پاسەکان بەڕێدەکەون و سلێمانی لە شەکرەکەەوە جێدەهێڵن بەرەو تورکیا دایک و باوکی ئەو گەنجانەی کە لە ڕێگەم پاسانەوە کۆچ دەکەن بەرەو هەندەران دەکەون بەسەر دەست و قاچی کوڕەکانیان تاوەکو کوردستان جێ نەهێڵن. توێژەرێکی دەرونی دەڵێت
کاریگەریە دەرونیەکان هۆکاری سەرەکین بۆ کۆچی گەنجان لە پاڵ هۆکارە سیاسی و ئابووری و کۆمەڵاتیەکان بەڵام لە هەمووی خراپتر ئاسەوارە خراپەکانی کۆچە لە دوای سەفەرکردن. پرۆسەکە هەر ئەوە نیە بە ڕۆشتنی کەسێک و جێشتنی وڵات نیە لایەن کەسێکەوە یعنی کۆمەڵێک لێکەوتە و دەراویشتەی دەرونی و کۆمەڵاتی زۆری هەیە بەدوا خۆیدا کە زۆر جار لەسەر خودی ئەو کەسە زۆر جار لەسەر دەوروبەری کەسەکە ڕنگ داتەوە بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ئەوەی کە تێبینی دەکرێت ئەوەیە کە زۆرێک لە دیاردەی کۆچکردن ئەوە نی ئەوان کە بڕن بە دوای چێژ و ئەزمونکردن و بە دوای کۆمەڵێک شتی ترا زۆربەی لە دەست نەهامەتی و کۆمەڵی قەیرانی گرێدراون بە دوای یەکارە چەند ساڵی ڕابردووی هەرێمی کوردستاندا لە دەست ئەمانە ڕاهاتوون بەرەو ئومێدێک بەرەو هیوایشی نادیار ڕۆشتون ئەوەی کە من پێم خۆش ئاماژی پێ بکەم ئەوەیە کە بەداخەوە لە دیاردەی کۆچکردندا ئێمە زۆر جار حساب و ڕەچاوی بارودۆخە دەرونیەکان نەکراوە کە دیاردەی کۆچکردن دەبێتە هۆی ئەوەی چەندین لێکەوتە و کاریگەری دەرونی کۆمەڵاتی لەسەر خودی کەسەکە دەوروبەری کەسەکە بەجێ بهێنێت کە زۆر جار بۆتە هۆی ئەوەی کە خودی کەسەکە یاخود دەوروبەری کەسەکە تووشی نەخۆشی دەرونیەکان ببن تووشی زەبی دەرونی بن. ئەمساڵ نزیکەی 20,000 گەنج ڕێگەی کۆچی نایاساییان گرتۆتە بەر و زۆرێکیشیان پێش گەیشتنیان بە ئیتالیا و یۆنان لە ئاوی دەریاکان خنکاون. زۆربەی ئەو گەنجانی قسەمان لەگەڵیاندا کرد وتیان شانسی خۆمان تاقی دەکەینەوە یا دەردەچین یا دەریای ئیجا کۆتا وێزگەی ژیانمان دەبێت. ڕامیا ڕوسمان کەناڵی پێام سلێمانی. فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق بانگێشنامەیەکی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی وڵاتەکەی گەیاندە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بۆەوەی کە بەشداری لە کۆبوونەوەی لووتکەی سەرکردەکانی وڵاتانی دراوسی عێراق بکات. وەزارەتی دەرەوەی عێراق لە ڕاگەیەنراوێک دامەژەی بەوە کردووە کە ڕەجەب تەیب ئەردۆغان پێشوازی لە فواد حسێن کردووە و لەگەڵیدا کۆبۆتەوە با پێی ڕاگەیەنراوەکە لە دیدارەکەدا وەزیری دەرەوەی عێراق فواد حسێن بانگێشنامەیەکی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی وڵاتەکەی گەیاندووەتە تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بۆەوەی کە بەشداری لە کۆبوونەوەی لووتکەی سەرکردەکانی وڵاتانی دراوسی عێراق بکات کە چاوەڕوان دەکرێت لە کۆتایی ئەم مانگەدا لە بەغدا ببەسترێت. باز لەوەش کراوەکە لە میانی دیدارەکەدا سەبارەت بە ژمارەیەک پرسی گرنگ گفتوگۆ لەبارەی پەیوەندیە دووقۆڵەکانی نێوان عێراق و تورکیا و ڕەوشی ناوچەکە لە ڕووی ئەمنی و سیاسیەوە کراوە. پێشتر فەرمانگەی پەیوەندیەکان سەر بە سەرۆکاتی کۆماری تورکیا ڕاگەیاند بوو کە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە کۆشکی وەحیدەدین لە ئەستەمبۆڵ پێشوازی لە فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق کردووە. بارمەتی ئەوکارانم ئەم گەشتەی هەواڵەکانم پێشکەشکردن هەمیشە لە خۆشی و شادی دابن بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم. خواتان لەگەڵ.